باینتان باشمن ڕێبین یارەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ بەرنامەی ئەمڕۆ کە بۆ ماوە 1 ساعت و نیو لەگەڵتان دەبین چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە. هەروەها پامنێرانیشمان وەردەگرین لەسەر تەوەرە جیاوازەکانی بەرنامەکەمان. لە تەوەرەکانی ئەمڕۆمان کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی وەرگرتنی خوێندکاران یاخود منداڵان لە باخچەی ساوایان و دواتر خوێندکارانیش لە خۆناغی یەکی بنەڕەتی ساڵانە ئەم گرفتە دووبارە دەبێتەوە. بەڵام چەند ساڵی کۆتا بەهۆی گرفتی قەیرانی دارایی و ئەنجام نەدانی پرۆژە و دروستنەکردنی بینها گرفتەکە ئەم ساڵ زیاترە لە هەندێک گەڕک بە تایبەتی لەناو شاری سلێمانی باس دەکەم. منداڵەکانیان نەتوانن بنە باخچەی ساوایان لەبەرەوەی کە شوێنیان نەماوە یاخود بیان بەنا خوێندنگاکان. ئەمە گرفتێکی گەورەی دروست کردووە. هەروەها لەگەڵ میوانەکەشمان کە بەرپرسێکی پەروەردەیە گفتوگۆ دەکەین لەسەر ئامادەکاریەکان بۆ ساڵی نوێی خوێندن و پلانیان چییە. لە تەوەری دوین بەرنامەکەشماندا لەگەڵ میوانەکانمان گفتوگۆ دەکەین لەسەر پرۆسەی هاوسەرگیری لەم سەردەمەدا بە تایبەتی بابەتی زێر ئێستا گرفتێکی گەورەی دروست کردووە لە پرۆسی هاوسەرگیریدا لەبەرەوەی قەیرانی داراییە و موچە درەنگ دەدرێت لە بەرامبەردا هەندێک کەس وەکو نەریتێک بۆ ئەوەی کە پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەن کردویانە بەمەرج کە دەبێت زێڕێکی زۆر بکڕن بە تایبەتی لە لایەن ڕەگەزی مێ و خێزانەکانیان کە ئێستا لەم کاتەدا نرخی زێر بەرز بووتەوە و قەیرانی داراییە گرفتێکی زۆری دروست کردووە لە پرۆسی هاوسەرگیری. لە یەکەم بابەت کە ئەمڕۆ لە بەرنامەکەمان پێشکەش یەکەین لە یەکێک لە دیارە فیچەرێکمان هەیە بەخود چاوپێکەوتێکمان هەیە لەسەر ڕۆژەبیری خۆراک، بەڵام سەرەتا دەچینە سەر راپۆرتێک لەسەر گۆڵ. هەموو ڕۆژێک خۆی شیک دەپۆشێت بە چەپکێک گوڵەوە لەسەر شەقامەکانی شار پێشوازی لە ڕێبوار و خانەخوێنی سلێمانی دەکەن. ژێوی من بۆ گڵۆپە سوورەوەیە چاڕوانە بم کە گڵۆپەکە سوور ببێت و دەست بکەم بە ئیشەکەم. 4 زمانە زانم: عەرەبی، ئینگلیزی، کوردی، فارسی. گرافیک دیزاینەرم. باهۆز بۆ ئەوەی گوڵەکانی سیس و نەژاکێن لەگەڵ ئێوارانی سلێمانی بە فێنکی گوڵ دەفرۆشێت. ئەو گوڵە مانای خۆشەویستیە، مانای عیشق و محبەت و مرۆڤایەتیە. ئەیفرۆشینی تر دێن و شەرم ناکەم بە شانازی وەکو گەنجێکی ئەم وڵاتە لەگەڵەوەی کە شەهادەم هەیە و تەعین نەبووم و دانەمەزراوم هیوای خۆم لە دەست نەداوە. بێگومانم ڕۆژێک ئەگەم بە هەمووی ئەو شتانەی کە ئەم هەوێ. ئەم ڕۆژ پارەکانم بۆی لێم جیاوە ببزانم چەنم خێرە و چەنە هینای خەمەنە ئەو گیرفانەمانێ بۆی دوای جیاوەکەم. ئەمڕۆ کە تەقریبی پێم وابێت 12500 دینار بووە. باهۆز لەگەڵ هەر گوڵێکدا کە دەیدات بە کڕیاران عشق و خۆشەویستی و لێبوردەیی لەگەڵ هەنە کات پیرەکانی ژێکڕن زۆرم بەلاوە جوانە کە ژنومێردێکی بەتەمەن لە ناو سیارەکە دانیشتون و گوڵێکیان پێم یعنی بەو تەمەنەوە ئەو عشقیان لە بیناماوە، یعنی بەدەم یەکۆ زەردەخەناکەن. بەس زۆرینەی ئەو کەسانی کە گوڵەکە ئاکڕن گەنجن، کچ و کوڕی گەنجن. بەردەوام ڕەنگی سوور هێمایە بۆ وەستان، بەڵام بۆ ئەم گوڵفرۆشە سەرچاوی بژێوێتی. گوڵفرۆشەکان لەسەر شەقامەکان چاوەڕوانن، چاوەڕوانی سووربوونی گوڵۆپی تەرەفلایتەکانن لەسەر شەقامەکان. لەگەڵ سووربوونی ڕەنگەکەی ئەوان ژیان و کەسابەت و بژێویان دەست پێ دەکات. گوڵ دەفرۆشن و بژێوی ژیان و ماڵ و منداڵەکانە پەیدا دەکەن.
ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی. لە کۆتایی مانگی حوتی ئەم ساڵ لە شاری سلێمانی ڕیستۆرانتی ABC کرایەوە و لقی سەرەکی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. لە هۆڵەندا و لە ئیمارات لقیان هەیە. لە ساڵی ڕابردووشدا لە هەرێمی کوردستان لقیان کردەوە کە گەورەترین لقی ئەو براندە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. وەکوتم لە کۆتای مانگی حوتی ئەم ساڵیش لە شاری سلێمانی بە هەمان شێوە لقێکی دیکەیان کردەوە. زۆر کەس دەڵێن کە ڕیستۆرانتی ABC ڕۆیەکی دیکەی شارستانیەتی هەرێمی کوردستانە بە ڕووی جیهاندا پیشان دەدرێت. لە هەمان کاتێک بابەتێکە کات بەسەر دەبێت لەوێت بۆ ماوەی 2 سعات دەتوانی لەو ڕیستۆرانتە ببێنیتەوە چەند خواردنێکی جیاوازی لێ هەروە شوێنی یاریکردی مناڵانیشی لێیە. ئەمڕۆ بۆ بەرنامەی ئەمڕۆ فیچەرێکی کورتمان ئامادە کردووە لەسەر ڕیستۆرانتەکە تایبەت بۆ خۆی. لە بەرنامەکانی داهاتووماندا چاوپێکەوتنێکمان کردووە لەگەڵ پسپۆرێکی تایبەت بە خۆراک بە خۆراکی ڕیستۆرانتی ABC دەگەڕێت پێمان دەڵێت کە کام لەم خۆراکانە تەندروستە بۆی بخورێت چ بۆ کەسی منداڵ بێت یاخود کەسی بەتەمەن بێت یاخود بۆ کەسێکی گەنج بێ. ئەو کەسانێک کە نەخۆشیان هەبێت چ جۆرە خۆراکێک بخۆن، ئەو کەسانێک کە نەخۆشیان نیە چ جۆرە خۆراکێکی دیکە بخۆن. لە کاتێکا کە چوونە ڕیستۆرانتێکی لەو شێوەیە سەرەتا کە 2 سعات لەوێ دەبین چۆن بتوانین چ خۆراکێک بخۆین، چۆن تەندروست بین، گرفتی تەندروستیمان بۆ دروست نەبێ و چێژ لەو کاتە شوەر بگرین کە لە ناو ڕیستۆرانتەکەین. ئەم چاوپێکەوتنی پسپۆری تەندروستی پسپۆری خۆراکە لە بەرنامەکانی داهاتووماندا دەیخێنە ڕوو. بۆ ئەمڕۆ بابەتێکمان ئامادە کردو تەنها بابەتەکە لەسەر ڕیستۆرانتی ABC. ڕیستۆرانتە جیهانیەکە لە سلێمانی کرایەوە. دیمەنەکان ڕوویەکی گەشی دیکەی سلێمانیت بۆ دەخەنە ڕوو. چەندین خۆراکی ڕۆژهەڵاتی و ڕۆژئاوایی لەم ڕیستۆرانتەدا هەیە. لە کۆتایی مانگی حوتی ئەم ساڵ ئەم ڕێستۆرانتە کرایەوە کە براندێکی جیهانیە و لە چەندین وڵات لقیانەیە. لقی سەرەکیان لە وڵاتی ئەمریکا و دواتر لە هۆڵەندا و لە دووبەی و لە هەرێمی کوردستانیشدا لە هەولێر و لە سلێمانی لقیانەیە. خواردنی عێراقی و سووری و لوبنانی و تورکی و ئێرانی و ئیتاڵی لە ڕیستۆرانتەکەدا هەیە و بەشی ستێک و فاسفودیشیان هەیە. بازاڕکردنیان ڕۆژانەیە و زیاتر پشت بە بەرهەمە خۆماڵیەکان دەبەستن. شێفەکانیشیان سەرجەمیان شێفی بەناوبانگ و خاوەن بڕوانامەی ئەکادیمین. يعني وابزانم يعني نقو ريكلاما ام حقيقتها واقعها يعني رين ما جيب جيدكن حسب مواصفات وحسب يعني تندرستي دمامك بي دمامك تكس إشناكي بي دسكيش تكس إشناكي بي كلاود تكس إشناكي جگە لە خواردن دەتوانی چێژ لە مقابلات سەوزەی هەمەجۆر، شیرینی، ئایسکرێم و چەند بابەتێکی دیکەش وەربگریت. لەگەڵ میوانەکانت پشوێکی باش بدەیت و چێژ لە کاتەکانت وەربگریت. خواردنەکانمان زۆر بەدڵ بوو، مەطعەمی چەناجۆ مەطعەمی لێیە زۆر خۆش بوون و هەروەها خزمەتگوزاریەکی زۆر باشی هەیە و زۆر جیاوازیە لەگەڵ ڕێستۆرانتەکانی ترا شوێنێکی زۆر خۆشی هەیە و زۆر بەدڵمان بوو.
لێرە منداڵەکانیش لە یاد نەکراون بۆ هەندێک بۆنەش شوێنی تایبەتیان هەیە لە سەعات 12 نیوەڕۆ تاوەکو 11 شەو بە بەردەوامی بۆفیەکانیان کراون و خواردنی نوێ و فرێش پێشکەش دەکرێت والله حقيقة يعني بصراحة بەڕاستی ئەم شوێنە زۆر خۆشە لە هەموو ڕوویەکەوە زۆر باشە ئەوەی حەزت دێ لێرە هەیە خزمەت گوزاریەکی زۆر باش زۆر پاک و خاوێنن جۆرەکانی زۆر باش و خواردنەکانیشیان زۆر خۆشن لە دەرەوەی وڵاتیش نەڕۆیشتومەتە ڕێستۆرانتی لەم شێوەیە مثل ما يقول الخدمة الحلوة پسپۆڕانی خۆراکیش بۆ تەندروستی هەموو لایەک پەسەندی ئەم جۆرە ڕیستۆرانتانە دەکەن سپاسی ڕێستۆرانتی ئەیبیسیەکەم لە قەیوان پڵەسمۆڵ کە بەڕاستی خزمەتێکی گەورەیە بۆ ئەم شارە تۆ مۆزوعی بوفێ سیستمی بوفێ شتێکی خۆشە پێش هەموو شتێک سوودەکانی چییە حڕیەت مرۆڤ لەوەتی لەدایک ئەوەی کە دڵ ئارەزی ئەکا لە خواردنا هەیە لێرە بێجگەلەوە من خۆم بەدەست خۆمە چ خواردنیە بخۆم جاری وایە ئێمە لە ڕێستۆرانتێکی تر تەبەقی خواردن داواکەین لەوانەیە سێ چوارشی دیابێ حەزم لێبێ یەکدوانی کەی دیابێ حەزم لێی نەبێت ABC تەنها ریستۆرانتێک نییە بۆ نان خواردن شوێنێکە بۆ وەرگرتنی پشوویەک و چێژوەرگرتن لە بابەتە هەمە جۆرەکانی خۆراکیە جیهانیەکان و بەسەربردنی کاتێکی خۆشە لەگەڵ خێزانەکان و هاوڕەکانمان دەرگایەکە بۆ پیشاندانی ڕوویەکی گەشی پێشکەوتنی شاری سلێمانی و هەرێمی کوردستان بەڕووی جیهاندا لەم ماوەی ڕابردووە زۆر قسەکرا لەسەر بابەتی ئەوەی کە چۆن گرنگی بە بەرهەمە خۆماڵیەکان بدرێت بە تایبەتی لە بابەتی کشتتوکاڵی و بەرهەمە ناوخۆیەکان پشتیان پێ ببەسرێت وەزارەتی کشتتوکاڵ بۆ خۆی چەندین پلانی هەیەوە گرێبەستیشی واژۆ کردووە بە تایبەتی لە بواری گەنم و تەماتە دۆشاوی تەماتە چۆن بتوانێت سوودی لێ بینێت کارگەی دۆشاوی تەماتی شارە زوور ئێستا کەوتوتە کار و گرێبەستیش کراوە بۆ ئەوی کە ساڵی داهاتوو گەنم لە جوتیاران وەربگیرێت وەزارەتی کشتتوکاڵ هەنگاو بە هەنگاو دەیەوێت بابەتەکە فراوانتر بکات لەگەڵ بابەتێکی دیکەی گرنگ ڕۆشنبیری خەڵکە خۆڵک چۆن بتوانێت پشت بە بەرهەمە خۆماڵیەکان بەستێت بۆ چەندین بابەتی جیاواز دەتوانرێت بەکار بێنرێت ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەڵمەتێکی گەورەی فراوان هەیە کە بابەتە خۆماڵیەکان بتوانی بۆ خۆمان بەکاریان بێنین ئەگە ساتکەرەوە بەڕادی گەورەشمان نەبێت بتوانین بابەتە کاڵگرنی بە چەند شێوازێک دەتوانین ئەم بابەتانە بپارێزین لەوەی کە وشک بکرێتەوە یاخود هەندێک شێوازی دیکە تەکنیکی دیکە هەیە ئەو کارمان عەبدوڵڵا لە پێنجوێن فیچەرێکی بۆ ئامادە کردوین لەسەر دۆشاوی شاتوو ڕێگەیەکی دیکە بۆی بتوانین سوود لە بەرهەمە خۆماڵیەکان وەربگرین ئێمە کە های لەم گوندا لە ساڵی نەوەی کۆ هاتوونەتە من وەکو خۆم مەراقم باغداری بووە حەزم لێ کردووە حەزم لێکووە بە تایبەتی تۆسوورە چونکی تۆسوورە زۆر سوودێکی چاکی هەیە وەکو سوودێکی چاکیە ئەم تۆسوورە لە ساڵی نەوەی کۆ کە ئێمە هاتینەوە گوندەکەی چاش گوندە خۆشەویستەکەمان هاتینەوە حەزم لە بەغداری کە ئەم تۆسوورە ئەمە تۆزڕە بوو ئەمە تۆزڕە بوو نەگەم بنەوە تقریبا 30 بنێکی تیاسی ئاوایی بەڵام ئەم بنە دەگمەنە ماشەڵڵا لە ساڵی 92 کە نام ئەم تۆزڕە بوو لە ساڵی 93 پەیوەندم کرد بەم تۆسوورە طبعا ئەم تۆسوورە نەوعی هەیە ئەم هەر تۆسوورە ناوی تۆسوورە بەڵام هەژ نۆنەوە هەیە لێی نابێتەوە بەدەست لێنێت لەکەێتەوە پیا بەڵام ئەم تۆسوورەوە ئەم خێمەکە دامان خسووە جارێ وای بڵێن شتی تری بۆ گرینەوە وەکو تو ئەیوەرین
بەڵام تووە زۆر توێکی جوانە ماشەڵڵا 600 تڵێنین شۆردنەوەی ناوێ هیچ شتێکی ناوێ ئاوی تێکەی نێخێنە سەر ئاگرەکە تا جوانە کوڵە کە کوڵا سار دەبێتەوە ئەنجا جوانەی گوشین و ئەی پاڵێ من و ئەینینە سەر ئەگە ئاگرەکەی هێواش بێت بە ڕۆژێت هەرجا خەستە بێتەوە ئەگە ئاگرێکی هێواش نەبێت بە 2-3 ساعت سەریحمێ ئاگرەکەی خەستە بێتەوە دوای ئەوەی پاڵەی نوێکی نەدەبەوە بەکارهێنی. ئێمەسا لە گوندی چاژین تەبیعی چاژ لە ناوچەی شلێرە سەر بە قەزای پێنجێن و گوندەکەیشمان کەوتۆتە سنووری لەگەڵ هاوسنوورە لەگەڵ ئێرانە با بڵێن کوردستانی ڕۆژهەڵات گوندی چاژ بە چەند شتێکی تایبەتی هەیە یەکێک لەوانە تووە بە تایبەتی تووە سوورە ئەلبەتە شتی تریشی زۆرە بەرهەمی زۆرە بەهاران بە گژوگیاکانەوە بە کاشمە و ڕێواس و گیلاخە و کۆمەڵە گژوگیای تایبەتی هەیە کە لە شوێنانی ترا زۆر کەمە و ئەو پاشان کە وەرزەکان گۆڕانکاریان بەسەرایە کۆمەڵە میوەی تایبەتیمانەیە وەکو قەیسی و هەڵوژە و قۆخ و ئەو شتانەوە مەشغوڵیتمان بە گەزۆکردن بە مازووکردن زۆربەی خەڵکانی هەنێ خەڵکی ترمان هەیە بە جوتیاری ئەو شتانەوە خەریکە. لای هەمووان ئاشکرا لە ئێستەکانەیە خەڵکێکی زۆر دەگەڕێنەوە بۆ عیلاجە کوردەوارەکان یاخود دەرمانە جیایەکان کە عیلاجێکە بەڕاستی کە ئەگە کەسێک بەکاری بێنێ ئەگەر سوودیشی لە نەبینێ زەرەر و زیانێکی وەها بە کەسەکە ناگەێنێ و خەڵکێکی زۆر ئێستەکانە بە تایبەت لەم دوایی مەسەلەی کۆرۆنایە و نەخۆشی کۆرۆنایە خەڵکێکی زۆر گەڕاوەتەوە بۆ عیلاجە کوردەوارەکان و ئێستەکانە ئێمە لە گوندی چاژین کە بەڕاستی کوێستان و شاخ و کێوێکی زۆر ڕەنگینی هەیە و مەجموعەیە گوڵ و گوڵزاری زۆر باشی تێدایە کە بۆ عیلاجە گیاییەکان بەکاردەهێنرێ بە تایبەتی کە ئێمە جەختکەینەوە لەسەر شتێک کە لە ئێستا خەڵکێکی زۆر بەکاری دێنێ تووە توش لە گوندی چاژە بەکارهێنەرێکی زۆری هەیە بەڕاستی بە تایبەتی تووە سوورە یاخود شاتوو. لە بڕگەیەکی دیکەماندا بڕگەی نیگامان هەیە کە هەندێک جار فۆتۆی جیهانی دەبێ و هەندێک جاریش هەندێک لە فۆتۆگرافەرانی خۆمان فۆتۆ دەنێرن بۆ گەلی کوردستان و فۆتۆوانە دەخینە ڕوو با بینێری و بڕگەیەش بین.
دەچین لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی وەرگرتنی منداڵان لە باخچەی ساوایان و خوێندکاران لە خوێندنگا بنەڕەتیەکان. ساڵانە ئەم گرفتە دووبارە دەبێتەوە بە تایبەتی لەم چەند ساڵی کۆتایدا کە بەهۆی خێرانی داراییەوە نەتوانراوە بینای زیاتر بۆ خوێندنگاکان دروست بکرێت و بۆ باخچەی ساوایانیش دروست کرێت کە گرفتێکی گەورەی دروست کردو بە تایبەتی لە سنتەری پارێزگاکان لە ناو شاری سلێمانی چەند ساڵێکە ئەم گرفتە دووبارە دەبێتەوە. پلانی بەرپرسانی پەروەردە چیە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتار و قسێکیش دەکەیت لەسەر بابەتی ئامادەکاریەکان بۆ ساڵی نوێی خوێندن. پلانی بەرپرسەکانی پەروەردە وزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان چیە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن لەسەر بە تایبەتی لە سەردەمی کۆڕۆنا و سەردەمی قەیرانی داراییشدا. لە هەندێک لە خوێندنگاکان گلەی ئەوە دەکرێت کە پێداویستی پێویستیان لە بەردەست نییە، تەنانەت مێزی دانیشتنیان نییە، وایت بۆردی نوێیان نییە، وا قسەش لەسەر ئەوە دەکرێت تاوەکو ئێستش کتێب چاپ نەکراوە. ئەی پلانەکانی وەزارەتی پەروەردە چیە بۆ ئەم بابەتانە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز مامۆستا حەوێز محەممەدمان کردووە کە سەرپەرشتیاری یەکەمی پەروەردەی ڕۆژئاوایە لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی. مامۆستا مۆبایلەکەت ساڵمتەکەی من پرسیارەکانم لەسەر بابەتی وەرگرتنی خوێندکارانە لە منداڵان لە باخچەی ساوایان و خوێندکارانیش لە خوێندنگا بنەڕەتیەکان. ساڵانەم گرفتە دووبارە دەبێتەوە، ئەم ساڵیشم گرفتە هەیە. پلانتان چییە بۆ ئەوەی کە من منداڵێکم هەیە دەیخەمە باخچەی ساوایان ناکرێت نەخرێت لەوانەیە هەردووکمان چی دایکەکە و باوکەکەش دەوامیان هەبێت یا خوێندکارێکە ساڵی نوێی خوێندنی دەست پێ دەکات دەبێت بچێتە خوێندنگا بینایی پێویستان وابزانم نییە. ئەم گرفتانە چ پلانێکتان هەیە بۆ چارەسەرکردنیان؟ سوپاس بۆ بەڕێستان بەیانی هەمان باش. دیارە پەروەردەکە خۆی باسی لەکەی سێکتەرێکە ناو ماڵی هەموو کەس یاخود هەموو تاکەکانی کۆمەڵگای کوردەواری دەگرێتەوە سێکتەرێکی بەرفراوانە. بەواتایەکی تر ئەگەر بڵین پەروەردە لە هەموو ماڵێکا هەیە ئەمە ڕاستێکی لەبیر نەکراوە. بەڵام دیارەوەکو سەرای قسەکان لە سەرای بەرنامەکە باست کرد ئەم دوو قەیرانە کە قەیرانی تەندروستی واتە مەسەلەی من نەخۆشی کۆرۆنایە کە لێرەوە لە خوای گەورە داواکارم هەم کوردستانی ئازیزمان و هەم سەرجەم جیهان پارێزراو بی ئینشەڵڵا ئومێدی چاکبوونەوە بۆ هەموو نەخۆشانە دەکەین ئینشەڵڵا و ئومێدی ژەکەین کە خەڵکان بە هەمومان خۆ پارێزەکان بەردەوام بێ پشتیوان بەخوای گەورە. دیارەمە قەیرانێکی تەندروستیە نەک هەرێمی کوردستان بگرە هەموو جیهانی گرتوێتەوە. ئەلم بوونی ئەم قەیرانەیە بەڕاستی قسەکردن لەسەر بواری پەروەردە و فێرکردن زۆر گرانە، چۆنەڵی زۆر قورسە بتوانی شڕۆڤەیەکی چاچی بۆ بکەیت چکە بارە تەندروستێکە نازانی چۆن چۆنی ئاراستە ئەکرێت و لەگەڵەوەشا بەداخەوە بەداخێکی زۆرەوە کە قەیرانی داراییش و بەتاڵی جیرفانی مامۆستاش ئەوەی وا کردووە کە بەڕاستی لە بوارە پەروەردەکەیە کە لەم کاتانەی کە ئێمە ئەمڕۆ ئەتوانم بڵێم تقریبەن لە ڕۆژی دەینۆ لە ڕۆژی دەینۆی داهاتوو ئەتوانین بڵین ساڵی خوێندنی 2019-2020 کۆتایی پێدێ چ ئێمە تا ئێستا بە پێی خۆدەزانین لە پەروەردە بە ساڵی تەقویمی کار ناکەین بە ساڵی دراسی کارەکەین واتە کاڵی ساڵی 2019-2020 خۆدەزانی تاقیکردنەوەکانی خولی یەکەمی پۆلە کۆتاکان پۆلە ناکۆتاکان کۆتایی پێهات و خولی یەکەمی تاقیکردنەوەکانی وزاری لەسەر ئاستی هەرێم کۆتایی پێهات و هەروەها خولی دووەمی پۆلە ناکۆتاکان لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کۆتایی پێهات. ئەوەی کەماوەتەوە خولی دووەمی پۆلە ناکۆتاکانە کە لە ڕۆژی یەکی نۆ دەست پێکەواتە ئەو خوێندکارانەی کە مافیان هەیە بۆ خولی دووەم کە بەشدار بن لە تاقیکردنە وزارەکان ئەوانەی کە وانەیەک دووانە سێ لە چەندوانی هەبێت کە بتوانێت لە خولی دووەمە تاقیکردنەوە ئەنجام بە دیارە ئەمە بەپێی ئەو خشتەی کە وزارەتی پەروەردەینەوە ڕۆژی دەینۆ کۆتایی پێدێ نۆی نۆ کۆتایی پێدێت تۆ بڵێ لە دەینوە ئەتوانین ئێمە بڵین ساڵی خوێندنی 2019-2020 تەواو بووە و ئەی چی بکەین بۆ ساڵی ئایندا لە ژێر ڕۆشنایی ئەم وەزعی کە هەیە کە بارە تەندروستیەکەیە و هەروەها بارە داراییەکەیە. من عفوم کە ئەگەر سەرەتا بێمە سەر بارە تەندروستیەکە هیچ کەسێک ناتوانێت قەنەعەتم لێ بتوانێت تەحدیدی ڕۆژێکی معەیەن بکە بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن بۆ لەبەرەوە پەیوەندە بە وزارەتی سەحا. مامۆستا بەپێی بورگەکەم دواتر قسەکەم لە ببوورە لەسەر پلانەکانتان بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن. بەڵام سەرەتا ئەمەوێت لەو گرفتەوە دەست پێ بکەم کە ئێستا گرفتی هەندێک لە دایکان و باوکانە وەکو گرتم ینی وەرگرتی منداڵ لە باخچەی ساوایان و خوێندکار لە جا من ویستم ئەوەت بۆ باسکەم لەگەڵ بوونی گرفتەکانیشە
پەروەردە دانیشتووە بڵین بێدەنگ بێ پلانی خۆی هەیە بۆ نمونە ئیستا ئەم کاتێک ئێمە قسەی تێدا دەکەین لە سنووری هەموو پەروەردەکانەوە بە تایبەت ئەگەر قسە لەسەر پەروەردەی ڕۆژئاوا بکەین باخچەکانی مناڵان و قوتابخانە بنەڕەتیەکان بازنەی 1 و 2 واتە پۆل 1 تا 6 و بازنەی 3 کە 7 و 8 و 9 و هەروەها ئامادەیەکان ڕۆژانی ڕۆژانی یەکشەم و چوارشەم ئامادە بەشی خۆیان کردووە بۆ وەرگرتنی خوێنکار بەپێی ئەو سیستەمەیە مامۆستا منەمە یە حقەتێک بڵێم ئێمە لە سیستەمێکمانەیە پێوترێت سیستەمی قوتابخانە بنەڕەتی و ئامادەیەکان ئەم سیستەمی قوتابخانە بنەڕەتی و ئامادەیەکان لە 2007 کاری پێەکەین بەدەر لەوەی کە هەشت باب و چەندین هەشت دەواازە و چەندین بابی لە خۆی گرتووە وحداتی لە خۆی گرتووە ئەمانە هەندێکی جاری وە هەبووە ساڵان بە پێ ڕێنمایەکان گۆڕاوە مەسەرن بۆ منە مناڵێکی باخچی ساوایان ئەگەر تەمەنی 4 ساڵیان 5 ساڵ بێ و باخچەکە ناو گەڕەکەکە بێ و جێگە هەبێ من پێم وایە کەس دەست بە ڕویانەوە نانێ بەڵام گرفتەکە لەوەیە ئێمە لە پەروەردەی ڕۆژئاوا ئەتوانم بڵم ژمارەیەکی گەڕەکی ئەکجار زۆر هەیە بەزەبت ناوەکان بە ژمارەکە نەڵین بەڵام 37 باخچەی مناڵەوانمان هەیە ئەم 37 باخچی مناڵانە قەت ناتوانێت تەختەی هەموو گەڕەکەکان بکە هەموو مناڵێک کە مافی تەمەنی 4 ساڵە یان 5 ساڵە بتوانێت بچێتە باخچە ئەمە یەک لانی دووەم وەزارەتی پەروەردە وەکو خوێندنی بنەڕەتی بۆ باخچە ئیلزامی نییە تەوزیمی نییە یعنی ئێستا کە خەڵکێک مناڵێک ئەبێت تەمەنی چێتە 6 ساڵ واجبە کە وەزارەتی پەروەردە شوێنی بۆ بکاتەوە پەروەردەکان شوێنی بۆ بکەنەوە ئیشراف هەوڵی خۆی بدا ناکرێ مناڵێک تەمەنی 6 ساڵ بێ و لە خوێندندا ببڕێ بەس ئەم مەرجە بۆ باخچی ساوایان نییە باخچی ساوایان بە چۆنەڵی دامەزراوەیەکی پەروەردەیە پاڵپشتی کارێ بۆ وەزارەتی پەروەردە خوێندنێکە بۆ وەزارەتی پەروەردە بۆی ئەم مناڵە 4 ساڵیان 5 ساڵە چکە مافی هەیە لە 4 ساڵی وەرگیرێ مافی هەیە لە 5 ساڵی وەرگیرێ ئیستا ئەم کاتێککە من تۆ قسەی تێدا دەکەین لەبەر ئەوەی ژماری مناڵەکان ماشەڵا ئەکجار زۆرن زیاتر لایەنگری ئەوەنیان ئەشێتەوە بەسەرەوەی تەمەەن 5 ساڵەکان وەرگیرێ ئەویش بۆ چییە بۆ ئەو کەسانی کە دایک و باوشانە فەرمانبەر و مامۆستا ئەو مەرجەکان خۆی هەیە لەم قسانە ئەوە تێبگەم کە ناتوانن هەموو مناڵێک من لێرەوە دەیڵێم نەک لە پارێزگای سلێمانی لە هەرێمی کوردستاندا ناتواندرێ سەرجەم ئەو منداڵانەی کە تەمەنیان 5 ساڵە لە باخچەی مناڵان وەربژیرێن بۆ چکە لە سیستەمی پەروەردەی ئێمەیە باخچەی مناڵان تەوزیمی نیە واتە بە زۆر نییە ئارەزوومەندانەیە ئامادەباشیشی دروستکردنی دامەزراوەی ئارەزوی هەیە دایک و باوکە مناڵەکە ئارەزوی هەیە بەڵێ ئارەزوی هەیە کە بچێتەوێت کە من لەگەڵیان دێمە سەر ئەوە ئەگەر کاتە بێ ئەبێ لەو گەڕەکەی دانیشتووی خۆیان ئێمە نووسراومان کردو بۆ پەروەردە تەعمیمی کردو بەسەر هەموو بەڕێوەبەری باخچەکانە لە سنوورەکەی خۆیان دەست بە ڕووی کەسەوە نانێ بەس ئەگەر سیرەکەی باخچەیە لە گەڕەکی سینە بەڵام 6 گەڕک لەو لاوە باخچەی تیانێ خۆ ئەم گەڕەکەش مافی خۆیەتی کە باخچەی هەبێ بەڵام نییە نەبینا هەیە نەبینایی بۆ دروستکراوە نەدامەزراوەیەکی باخچەی لێ تۆ ئەهێنی بۆ ئەدێ بۆ گەڕشکە احتیمالە شانسی وەرگرتنەکەی نەبێ یاخود ئێکجار کەم بێ بۆ ئێمە دووبارەیەکەم و 37 باخچەیە ئەگەر هەر باخچەیەک 50 مناڵی ژوەرگێت 2000 مناڵەکە بەڵام ئەگەر بێت و ئاستی بە ئاستی پێوەری ژمارەوەریگرین احتیمال لە سەر 4000 مناڵ مافی ئەوەی هەبێکە بەس لە پەروەردەی ڕۆژئاوا بخوێنێ ئەمە یەک دوو ئێمە لە گوند و شارۆچکەکانە کەمترین باخچەمان هەیە بۆ وەکو باسم بۆ کردی خوێندنی باخچە بە ئەمە معلوم بێ لای هەمومان لای هەموو دایکان و باوکانی ئەزیز و خۆشەویست خوێندنێکی ئیلزامی نیە واتە نابێ بەڵام لە پۆلیەکی بنەڕەت خوێندنەکە ئیلزامیە تەوزیمیە ئەبێ بابەتی خوێندنی یەکی بنەڕەتی بەڵام هاوکارمان فەرحان حەمەخان لە هەڵەبجە لەگەڵمان ئامادەیە هەواڵ و زانیارەکانی ڕۆژ لەوەرەگرین و دواتر دەگەڕێنەوە مامۆستا فەرحان ڕۆژ باش هەواڵ و زانیارەکانی ڕۆژ لە هەڵەبجە چین لە ماوەی ڕابردووە بە تایبەتی ئەگەر فۆکس لەسەر بابەتی تەندروستیەکە بکەین لە چەند ڕۆژی ڕابردووە هاوکارێکی کۆماری چیک گەشتە تەندروستی هەڵەبجە ئەمە گرفتەکانی تەندروستی چارەسەر کردووە لە هەڵەبجە یاخود پێویستیان بە بودجەی زیاتر هەیە بە تایبەتی لە هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا بەڵێ ڕێبین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارەش ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک هەواڵ و زانیاری هەیە لە دیارترین زانیاریەکان لە ڤایرۆسی کۆرۆناوە دەست پێ دەکەم
لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا دوو هاوڵاتی لە سنووری پارێزگای هەڵەبجە تەمەن 73 ساڵ و تەمەن 83 ساڵ گیانیان لەدەستداوە و بە پێی دوایین ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە کە لە ڕێگەی وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەوە بڵاوکرانەوە پشکنینەکانیش بە ڕێژەی لە 150 زیادیان کردووە و لە ماوەی 10 ڕۆژدا لە سنووری پارێزگای هەڵەبجە 10 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. بەرزبوونەوەی ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە کاتێکدایە کە بەشێکی زۆر لە بەرپرسانی تەندروستی بۆەوەی دەگەڕنەوە بەتایبەت لە دوای جەژنەوە تێکەڵیەکی زۆر لەلایەن هاوڵاتیانەوە هەیە لە بازاڕ و شوێنە گشتەکانەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیان پابندی بەکارهێنانی ماسک و دەستکێش نابن لە بازارەکاندا و ڕۆژانە کۆبوونەوەی گشتی و قەرەباڵقی گەورە لەسەر ئاستی سەرجەم سێکتەرە جیاوازەکان ئاکرێ ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ داتاکان ڕوو لە بەرزبوونەوە دەکەن و هۆکارن بۆ ئەوەی کە هاوڵاتیان زیاتر توش بن و بێگومان جموجوڵی هاتوچۆکردن لە سنوورەکانەوە هەیە ڕۆژانە بەتایبەت لە سنوورەکانی هەورامانەوە هاتوچۆ هەیە لە نێوان هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ سنووری پارێزگای هەڵەبجەداوە چەندین هۆکاری دیکە هەن کە ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە با بڵێن ئامار و داتایەکی مەترسیدار ڕوبەڕووی شارەکە ببێتەوە. ئەمڕۆ بەرپرسانی گشتی تەندروستی هەڵەبجە قسەیەکی دیکە لەسەر دوایین هۆشداری بە هاوڵاتیان دەدەن لەسەر دوایین ئامارەکان کە بەڕاستی ینی لە ماوەی 10 ڕۆژدا 6 هاوڵاتی گیانیان لەدەستدابێ ئەمە جێگەی مەترسیەوە. ئەوان داوا لە ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەڵەبجە دەکەن کە ڕێکاری تونتر بگیرێتە بەرەوە لە کاتی دەرچوونی ئەو بەیانانەی کە لە وەزارەتی ناوخۆ دەردەچن و لە سەرجەم پارێزگاکاندا جێبەجێ بکرێت بەتایبەت هەموو ئەو بەیانانەی کە لەلایەن وەزارەتی ناوخۆ دەرچوون لە سنووری باوڵێن پارێزگای هەڵەبجە کەمترین خاڵەکان کاریان پێکراوە ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە داتاکان ڕوو لە بەرزبوونەوە بکەن و لە ئێستادا لە ناو نەخۆشخانەکانی سنووری پارێزگای هەڵەبجەدا زیاتر لە بابلن لە ناو نەخۆشخانەکەدا زیاتر لە 20 هاوڵاتی تێدایە کە لەژێر چاودێری چڕی پزیشکیدان و زیاتر لە 80 هاوڵاتیش لە دەرەوەی نەخۆشخانەکان لەژێر چاودێری پزیشکەکان و ڕەچەتەی پزیشکی وەردەگرن. ئەمە ئەو زانیاریانن تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری پارێزگای هەڵەبجە. فەرحان ئەگەر گوێت لە من بێ پرسیارم لەسەر بابەتی بودجە و گرفتی دارایی بە تایبەتی لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە کرد. هەمیشە دەڵێن بە پێی پێویست بودجەمان بەدەست ناگات. ئێستا بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە گرفتی نییە لە بەد دەستگەشتنی بودجەی پێویست؟ بەڵێ. لە ماوەی ڕابردوودا وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها بودجەیەکی بۆ چارەسەرکردنی ئەو کەسانی کە هەڵگری ڤایرۆسەکەن نردووەتە سنووری پارێزگای هەڵەبجە. ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە بەردەوام ڕوبەڕووی سەرجەم سێکتەرەکانی تەندروستی لەم شارەدا دەبێتەوە. بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراو خێرخوازیەکانن کە هاوکاری کەرتی تەندروستین لە بەشێک لە قۆناغەکاندا بۆەوەی کە گرفت دروست نەبێت. دەنا لە ماوەی ڕابردوودا بڕی 170 میلیۆن دینار تەرخان کرابوو بۆ چارەسەرکردنی بەرکەوتوانی با بڵێن کۆرۆنا توشبوانی کۆرۆنا لە سنووری پارێزگای هەڵەبجە. وەزارەتی دارایی تاوەکو ئێستا یەک جار با بڵێن بەشی یەکەمی بودجەکەی نردووە بۆ سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە و ئەمەش وای کردووە بێگومان گرفتی دارایی هەیە بەتایبەت بەشێک لەو کارمەندانی کە لە قاوشەکانە دەمێننەوە زیاتر لە 7 کاتژمێر بۆ 12 کاتژمێر دەمێننەوە لەبەرەوەی یەک گاون بەکاربێنن ئەو جلو بەرگە تایبەتی کە دەچنە ناو قاوشەکانەوە. ئەمانە گرفتی دارایین لە سنووری بەڕێوەبەرایەتیەکە هەن و چەندین جاریش لەسەر ئاستی ئیدارەی پارێزگای هەڵەبجەم گلەیانە گێنراونەتە وەزارەتی دارایی و وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام تاوەکو ئێستا بەداخەوە گرفتی دارایی هەیە لە سنوورەکەدا و چەندین جاریش با بڵێن ئەوە دووپات کراوەتەوە بەبێ ئەو مێنحانەی تر سەرف بکرێن بۆ سنووری پارێزگای هەڵەبجە پێدەچێت کە نەتوانێت وەکو پێوی چارەسەری ئەو کەسانە بکرێت کە دەبنە توشبووی ڤایرۆسی کۆرۆنا. سپاس بۆ هاوکارمان فەرحان حەمەخان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمان نەبووی. مەمسا حەوێز دەگەڕێنەوە بۆ گفتوگۆ تەوەرەکەی خۆمان چینە سەر باسی ئەو خوێنکارانی کە دایانەوێت لە قۆناغیەکی بنەڕەتی دەست پێ بکەن. ئێستا سەردەمی کۆرۆنایە خەڵک زیاتر کار بۆ ئەوە کات کە کەمترین قەرەباڵخی دروست ببێت. بەڵام ئەگەر بەو پێیە بێت دیسان لەبەرەوەی کە بینای نوێی خوێندنگا دروست نەکراوە چەند ساڵێکە بۆی قەیرانی دارایی ئەم ساڵام گرفتە دیسانەوە نابێت ئەگەر بتەوێت هەموو خوێنکارەکانی قۆناغی یەکی بنەڕەتی وەربگری لە ناو خوێندنگاکان کە بینای نوێشت نەبێ. هەمیشە ئێمە ئەو گرفتمان هەبۆ زۆری خوێندکار کەمی بینای خوێندن. هەمیشە ئەم گرفتە ساڵانە بە بەردەوامی هەیە بۆ لەبەرەوەی بیناکان کەمن ژمارەکە تۆ ئەبێ ساڵانە لە هەموو پەروەردەیەک لە هەموو پارێزگایەک لە هەموو قەزایەک بە پێی پێویستی خۆی بینا دروست بکرێت.
بەداخەوە ساڵانە و گرفتێکی دیارە بەڵام ئێمە ڕاستە لە سەردەمی کۆرۆنای ڕاستە نەخۆشی هەیە دووبارەیەکەمەوە لە خی گەورە داواکارم کامی پارێزراو بێ ئێمە بە بەڕەچاوکردنی تاکپارێزی و خۆپارێزی و ڕێنمایەکانی تەندروستی ڕۆژانە لە هەفتانەیە ڕۆژی یەکشەمە و چوارشەمەک و باسم بۆ کردی دەستەی کارجێڕی قوتابخانەکان وەک ساڵانی پێشوو لەوێ دانیشتون بۆ وەرگرتنی مناڵان وەکو باسم کردی هەموو قوتابخانەیەک هەموو ناوەندێکی خوێندن دیارە لە گەڕەکیشی دیاریکراوی خۆیە پێم وایە ڕاستە کێشەی ئەوەمان هەیە کە زۆری ژمارەی خوێندکار و کەمی بینا بەڵام کێشەی ئەوەمان نییە لە گەڕەکەکانە احتیمال لە گەڕەکانی ژمارەی خوێندنگا کەمە بەڵام بەو شێوەیە ئەتوانین ئیسیعابی هەموو ئەو خوێندکاران بکەین بەڵام وەکو جەنابەت باست کرد بەو ژمارە زۆرە ئێمە پلانی یەکەم وەکو ساڵی ڕابردوو خوێن بە دەستەی کارژێڕ قوتابخانەکان کە بە سوپاسەوە بۆ مامەسانی بەڕێز بۆ دەستەی کارژێڕی بەڕێوبەر و یا دەربەڕێزەکان سەرپشارانی بەڕێز کە وەکو باسم بۆ کردی لەم ئەزمە تەندروستیە لەم ئەزمە اقتصادیە ئەوان لە ناوەندەکانی خوێندنی خۆیان بەردەوامن لە وەرگرتنی مناڵان دیارەکە ئەم ژمارەی وەرگیرە ئەو کاتە پلانی وەزاری پەروەردە و بەڕەچاوکردنی چارەسەرکردنی گرفتەکان گرفتە تەندروستی و مادیەکان من پێم وایە ئەو کاتە پلانشکەدا دەندرێتەوەتە هەمیشە پەروەردە ڕاستە ئەگەر پلانەکەش بە شێوەیەکن بەڵام پلانێکی وای دانراوە کە نەهێڵدرێ خوێندکارانی وڵاتی خۆمان ساڵان بەفی ڕۆبچیە یاخود مەسەلەن دەرگا ڕاستە ئێمە هێشتا نەچوینە تا دەستپێکی ساڵی خوێندنی 2021ەوە نازانرێ ساڵی 2021 کەی ئێمە دەست پێ ئەەکەین بەڵام خۆ دەکرێت ئەو ئامادە باشانە بکەین لەو ئامادە باشانە نەوەستاوین بە پێی تەمەەن بەڵام ئەمە یەک ڕوونکردنەوەی بدەم لێرەوە کاگرەوی مناڵان ئەبێ 6 ساڵیان تەواو کرد بێ و سالە پۆلی یەک وەرەگیرێن ئەوە نەماوە بڵێ پار یاخود پێرار لە باخچی ساوایەن بووە و لە دایک بووی مەسەلەن مانجی یەکی ساڵی 2015 بێ ئەمە بە هیچ شێوەیە وەرناگیرێت کەواتە لە دایک بوانی ساڵی 2015 مانجیەک ئەگەر لە باخچە بێ و ئەگەر لە باخچەنەوەی بێ هەر شمولی ناکە بۆیە من لێرەوە بە دایکان و باوکانی ئەزیزەڵێم بۆ وەرگرتنی مناڵە چاوگەشەکانیان لە باخچەکانە ئەگەر ڕێگا هەبێ و مەجال هەبێ وەرەگیرێ و لەسەر چاوان مەجالیش نەبێ بۆ وەرگرتنی لە پۆلی یەکەم بۆ ساڵی ئایندە هیچ گرفتێکمان بۆ دروست نابێ بۆ چکە ئێمە سیستەمی قوتابخانە بنەڕەتی و ئامادەیەکان ئاماژەی پێکردو تا سیوێکی دوانزەی ئەو ساڵی کە ئەبێ بە 6 ساڵ واتە ئەم ساڵ تا سیوێکی دوانزەی 2014 وەرئەگیرێ کەواتە ئەچێت کە ئەچێتە 2015ەوە مناڵ لە پۆلی یەک وەرناگیرێ مەهماکانە سەبەگە ساڵێکی ژان 2 ساڵیش لە باخچە بوو بێ خۆ دەزانی دەستنیشانکردنی تەمەنی 6 ساڵ ئێمە دەستنیشانمان نەکردووە کۆمەڵێک زانای دەروونزانی و پەروەردەی لەسەر ئاستی جیهان ئەمە لە وڵاتانی وایە بە 7 ساڵی وەرەگیرێن بۆیە بەڕاستی حەقنی ئێمەش ئەگەر مناڵێک تەمەنی 5 ساڵ و نیو بێ حکومی بەڕستان زمانێکی گەورەتان لە بوارە هەیە منداڵێک ئەگەر پێش ئەو تەمەنی 6 ساڵی خراپێتە بەرخوێندن گرفتی بۆ دروست نەبوو دڵنیا بە کاگڕێبین دڵنیا بە پێگەیشتنی نەزجی عەقڵی مناڵ یان هەموو تاکەکان پەیوەندە بە ئەو سات و کاتانەی کە لەگەڵ تەمەنە لە سەرتاوە حەزی لێ بوو بێ گرفتی نییە بەڵام دواتر گرفتی بۆ سەرتاوە گرفتی نییە بەڵام بڕات ئەگەر بچێتە پۆلی سی بنەڕەتیش بچێتە پۆلی شەشیش گرفتی بۆ حد مەسەلەن من گرفتێکی زۆر بەسیتی بۆ باسکەم وای دانێ ئەم مناڵە زیرەک بوو چۆ پۆلیەکەوە تا پۆلی 6 بە یەکەم و دووەم و بە زیرەکی بڕی لە پۆلی 6 تۆ بڕوانامەی بۆکەی بچێتە پۆلی حوت ئێو کاتێککە ئەو بەڕێوەبەر بڕوانامەکەی بۆ کاسەیرەکە مانجێک 2 مانگ نقصانە ئەمە بەرپرسارەتیە یان ئیستا سەرپەرشتارە لە ڕووی زهنی و دەرونیشەوە هەر هەم لە ڕووی قانونیەکەەوە هەم لە ڕووی زهنی و دەرونیشەوە دایمە تۆ چۆن حسابەکەی مناڵێک کە تەمەنی نەگەشت بە 6 ساڵ لەگەڵ مناڵێکی 5 ساڵ و نیو من تەسەورەکەم نەک 6 مانگ نەک بە دەڕۆژیش تاسیراتی لەسەر مناڵە بێت ئامستا دەچینە لای پامنێرمان لە کفری زانین لە کفریش هەمان گرفت هەیە حیدەر کاتت باش وەبزانام لە یەکێک لە خوێندنگاکانی شاری کفریت ئەو گرفتەی کە لە هەندێک شوێندا هەیە لە ناو پارێزگای سلێمانی بە تایبەتی لە قۆناغی باخچەی ساوایان ئێستا مەمسەحەوێز ڕوونی کردەوە کە مەرج نییە هەموو منداڵێک وەرگیرێت لە باخچەی ساوایان بەڵام ئەو مەرجیاندا ناوە کە هیچ منداڵێکی تەمە 6 ساڵ بێبەش نەبێت لە خوێندن دەبێت هەمویان وەربگیرێت دواتر قسە لەسەر پلانەکەین ئەگەر قەرەباڵخی دروست بێت ئەم گرفتەی کە لە ناو سلێمانی هەیە هەمان گرفتیش لە کفری هەیە
بەڵێ کاک بڵێ ڕێبین هەموو کاتێکت باش سپاس بۆ میوانەکەتیش بە مۆساحەویز زۆر بە جوانی باسی لە بابەت و گرفتەکان کە من لە کفری و گەرمیان دەتوانم قسە بکەم زیاتر ڕەنگە گرفتی پەروەردەی بەردەوام لە هەموو شوێنەکەوێ بەڵام ڕەنگە جیاکار بێ و یاخود ڕێژەکە کەمتر بێ یاخود زیاتر بێ من زیاتر بۆ قسەکردن لەسەر وەرگرتنی خوێندکاران یاخود منداڵان بەخشەی ساوایان دوو میوانم لەگەڵایە بە تایبەتی سەر دەچمە لای بەڕێبەری پەروەردەی کفری کە پێشتر خۆی هەم سەرپەرشتیاری پەروەردەی بووە لە قوتابخانەی خوێندنگەکانی هەم گوندەکانی گەرمیان و هەم ناو شاری کفری و هەم کەلار و لە هەمان کاتیشدا خۆشی خودی بەڕێبەری پەروەردەی کفری لە ڕابردووە بەڕێبەری یەکێک لە ئامادەیەکان و چەند ناوەندیەکیش بۆ بەگشتی دەمەوێت بچمە لای زۆر بەڕێز مامۆستا ئیسماعیل سەمین مامۆستا سوپاس بۆ ئەو دەرفەتە ئەگەر بێتە ئێرە سپاسەکەم دەمەوێت لە ڕێگەی جەنابەتەوە وەکو بەڕێبەری پەروەردەی کفری گرفتێک گەورە هەیە لە پەروەردەی سلێمانیە کە ساڵانە ڕۆڕویان دەبێتەوە منداڵانی باخچەی ساوایان خوێندکارانی بنەڕەتی ئامادەیەکانیان کەمتر فشارێک گەورە دروستە بێ ئێوە چیتان کردووە یاخۆ چی ئەکەن بۆی ئەمساڵ ئەو گرفتانە کە هەبووە لە ساڵانی ڕابردوو ئەمساڵ بە شێوەیەکی باشتر زاڵن بەسەریا پێشەکی سەڵاو لە گەلی تەلەڤیزیۆنی گەلی کورسان و سەڵاو لە ئێوەی بەڕێز ئەم بەیانەتان باش بێت ئینشاڵڵا هەموو ساڵێک وەکو نەرێتێکی پەروەردەی ئامادەکاریەک ئەکرێ بۆ چەند شێوازێک یەکێک لەوانە وەرگردنی قوتابیان و خوێندکار لە ناوەندەکانە و باخچەی منداڵان و دواتر دابشکردنی قوتابیانی ناوەندی بەسەر ئامادەکانە بۆی بە شێوەیەکی ڕێکوپێک دابش بکرێن و بە شێوەی جوگرافی ناو شار مامۆستا ئیسماعیل جەنابەت وەکو بەڕێبەری پەروەردەی کفری من دەمەوێت ئاماژە بۆ بکەیت کۆنتاکتان لەگەڵ بەڕێبەری باخچەکان لەگەڵ قوتابخانەکان لەگەڵ ئامادەیەکان چۆنە بۆ وەرگرتنی خوێندکار یان گواستنەوەی خوێندکار لە هەندێک حاڵەتی تایبەتە بەڵێ هەموو ساڵێک پێش دەستپێکردنی دەوام ئامادەکاریەکی تەواوە کرایە کێکلەوانی کۆبنەوەیەکی فراوانەکرا لەگەڵ سەرجەم بەڕێوەبەری ناوەندەکانە بە هەموو بەشەکانەوە و ڕاو بۆچوونی بەڕێز بەڕێوەبەر و ناوەندەکان وەرەگیرا لەگەڵ یەکەی سەرپەرشتیاریە بۆ ئەوەی بتوانین پلانێکدا ڕێژین لە کۆتایە بە سەرکەوتوی بۆ وەرگردنی قوتابیان و خوێندکاران و منداڵانی باخچەکان بەڵام بەداخەوە ئیمساڵ هەتا ئێستا لە هەرێمی کورسانە بە تایبەتی لە هەموو ناوچەکان پرۆسەی پەروەردە سیستەیەکی پێوە دیارە و تا ئێستش لە هەرێمی کورسان کاتی دەستپێکردنی دەوام دیاری نەکراوە و ساڵانە کۆمەڵە ڕێنمایی نوێمان بۆ هات لە چۆنێتی وەرگردنی قوتابی و خوێندکار لە جلوبەرگە لە هەندێک بابەتی تر ئەمساڵ تا ئێستا ئەو بابەتانە دوا کەوتووە و ئێمەش ئەو ئامادەکاریانی کە پێویستەکە بۆ کۆبوونەوەکان دوامان خستووە تاکو وەزارەتی پەروەردە و حکوومەت بڕیارەدا لە کاتی دەستپێکردنی دەوام ئەو کاتە ئێمەش دەسەکەین بە داڕشتنی پلان و گونجاندنی کات و وەرگردنی قوتابی و خوێندکارە مامۆستا ئیسماعیل جەنابەت من دەمەوێت بە باس کفری و گەرمیان و ئەم ناوچانە بکەم هاتنی شەپۆلێکی ئاوارەی عەراب دروستبوونی ئەو گرژیانە وای کردو کە مەسەن خوێندنگای عەربی بکرێت دەوامی هەندێک لە قوتابخانەکەتان لە یەک دەوامی بۆ دوو دەوامی بۆ سێ دەوامی بڕات پێت وانییە وزارەتی پەروەردە پێویستە وێڕای گرفتەکانی کۆنی بەشێک لە قوتابخانەکان ئێمە ئێستا لە هێکی لە خوێندنگاگەین کە ئەم قوتابخانەیە قوتابخانەیەکی کۆن بووە بە بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەت نۆژەن کرایەوە پێت وانییە پێویستە وزارەتی پەروەردە فۆکسی خزمەتگوزارەکانی بۆ ئەم ناوچانش درێژ بکات بەڵێ سپاس بۆ ڕاو بۆ چوونەکەت بەڕاستی ئێمە تا ئێستش ئاوارەیەکی زۆر لە شارەکەمانە ماوەتەوە زیار لە نزیکەی 3-4 هزار منداڵی عەرەبە لە ناو قوتابانە خوێندنگەکانمانە دەوامەکەن و بوونە تەمایەی سەرێشە و تێکدانی ڕەوشی خوێندن لەو قوتابخانانەدا لەبەرەوەی ئەوان زۆرن و تاسیریان لە کەرەستە و بیناکەی قوتابخانەکەش کردو هەموو ساڵێ بەم بارودۆخەنە هەموارێمە پێویستیمان بە نوێژەنکردنەوە بە چاکردنەوە هەیە و ئەوانیش پێم وایە بەم کاتانە ناگەڕێنەوە و داواکانی حکوومەتی هەرێم هەوڵێک بدا ئەگەر هیچ نەوەی بۆ نوێژەنکردن و چاکردنەوەی قوتابخانانە
تا بە شێوەیەکی تەندروست و باش پرۆسی پەروەردەتیا بڕاتەڕێەوە و خۆش ئێمە لەم ناوچەیە زۆربەی قوتابخانەکانمان نەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 50 و 60ەکان و هەفتاکانیش بەڵام خۆشبەختانە لەم ساڵانی دوایە دووسێ قوتابخانەمان بەم شێوازنەوەی کە ئێستای بینن نوێکراوەتەوە شێوازێکی مۆدێرن ڕێکوپێک هەموو کەرەستە و هەموو پێداویستەکانی خوێندنی سەردەمیانەی تیا بەردەستە و ئینشاڵڵا ئومێ دەکەین لە داهاتوە حکوومەتێریان بتوانێت هاوکارمان بێ بۆ نوێژەنکردنەوە و دروستکردنی بینای نوێ. زۆر سپاس بە هیوای لەش ساغی و سەلامەتی بۆ سپاس بۆ زانیارەکان سپاس بۆ کۆی وتەکانت هیواداری وزارەتی پەروەردە زیاتر دەستی هاوکاری بۆ بگەن و سپاس مامۆستا اسماعیل سەمین بەڕێوەبەری پەروەردەیکردنی من ڕێبین دەگەڕێمەوە لای جەنابەت بەڵام دواتر بەڕێوەبەری قوتابخانەی سیروانی بنەڕەتیم لەگەڵایە بۆ زانیاری زیاتر و هەندێک لە گرفتەکان و هەندێک لە چارەسەریش دەگەڕێمەوە ستۆدیۆی گەلی کوردستان. زۆر سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد بێگومان دواتر هەر لە درێژەی تەوەرەکەمانە گەڕێنەوە بۆ ئەوەی کە بە شوەیەکی گشتی فۆکس لەسەر بابەتەکان لەسەر جەم شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان بکەین بە پێی پێویست. مامۆستا باسی ئەومان کرد کە پلانتان هەیە خوێندکارەکان هەمووی وەربگیرێت بۆ خۆناغی بنەڕدەواتە و کەسێک کە 6 ساڵی تەواو کردبێت نابێ بێ بەش بێ لە خوێندن باش ڕوونکردنەوەمان یا منداڵەکانی باخچەی چاوان مەرجنیە مەرجنیەوە یاسای بەڵام بێت تەمەنی 6 ساڵ بێ مناڵە شۆرەگیرێن بەڵام هەست ناکەن قەرەباڵخێکی زۆر دروستەکەن و ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ ناکرێت. بەڵێ بۆ ئەو پرسیارە فعلەن قەرەباڵی دروستە بێ بەڵام ئەبێ ئێمە چاوەڕێ بکەین خۆ ئەمە کە ئەکرێ بۆ ئەوە نیە سبەینێ دەرگای قوتابخانە ئەکرێتەوە ئەمە بە ئامادە باشیەکە خۆ دەزانی کە دەستپێکی ساڵی خوێنی دەستپێکە دو ئەوەی کە وەزارەتی سەحا لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی لیژنەی باڵای کۆرۆنا چ لەسەر ئاستی هەرێم چ لەسەر ئاستی پارێزگاکان بڕیاری خۆیان دەدەن ئەو کاتەوە وەزارەتی پەروەردە بەڕێوەتی گشتیەکان بەڕێوەتی پەروەردەی قەزاکان یەکەی سەرپشتیکردن پابەندە بێ بە ئەو بڕیارەوە وەکو باسم کردی پشتیوان بەخوای گەورەش ئومێدیشمان وایە کە باری اقتصادی و ژانی گوزارێنی مامۆستا باش بێت کە بەڕاستی ئەوەش کارێکە کە بەڕاستی بمبەخشە کاگڕێبین دەبێت زۆر بەڕاشکاونە بێڵم خوێندن ناکرێ بە نیوە ناچڵی بێ یعنی خوێندن ناکرێ عفوم بکات تۆ لە گەڕەچەکە دە قوتابخانە دە خوێندنگات هەیە دوانیان دەوام بکە و بە چوارەکەی کە دەوام نەکە بەڕاستی خوێندن بەم شێوەیە مانگرتنی مامۆستایانتان بەڵێ ئەمە بەڕاستی ناکرێت دەبێت بیرێکی جدی زۆر باش لەمە بکرێتەوە کە بەڕاستی وەزعی ژیان و گوزەرانی مامۆستا وەکو ئەزانین هەمووی ئەزانێ کە هەرێمی کوردستان قەدانی دارایی هەیە هەمومان ئەزانین کە ئەم بەڵای کۆرۆنایە بەسەر وڵاتایەت و لەخوای گەورە دەپاڕینەوە کە کۆرۆنا کۆتایی پێبێ و خەڵک تەندروست باش بێ ئەمە هەمووی واقعە بەڵام تۆ سێکتەرێک هەیە پێوتە سێکتەری پەروەردە وەکو باسم بۆ کردی لە سەرتاوە هەموو ماڵێک و تاچێکی ئەم وڵاتە پابەندی ڕاستەوە خۆیان ناڕاستەوە بۆ پەروەردەوە هەیە خۆ ناکرێ ئەم وەزعە تووشی شەلەل بێ ئەبێ بیرێک لەوە بکرێتەوە خودت بابەتەکەت باس کرد بن بۆ پرسیارە بکەم مامۆستایان ئێستا تویانە ئەگەر دەرگای خوێندنگاکانیش بکرێتەوە ئێمە ناچینەوە ناو خوێندنگا وەکو مشتی وام نەبیستۆ بەس من ئەڵێم دوو هۆکار هەیە کە ئەبێ زۆر بە جدی وەرگیرێ ئەویش هۆکاری مەسەلە تەندروستیەکان کە وەکو جەناب باست کرد ئەگەر ئێمە پارساڵ لە قوتابخانەیەکە 200 خوێندکاری تازەمە وەرگرت بێ ئەگەر هەر خوێندکارێک پۆلێک 40 تا 35 تا 40 خوێندکاری تێدا بێ ئایا ئەم نەخۆشیە شەبێ ئەتوانرێت داوام بکرێ ئەمە پرسیارێکە بێ وەزارەتی سەحا و لایەنە پەیوەندیدارە سەحەکانی بەم حاڵەوە ئەمە لایەنێک حالانی دووەم ئایا مەسەلەن 8 مانگە مامۆستا 6 مانگە مامۆستا موچەی وەرنەگرتووە ئایا بەم شێوەیە ئەکرێ ئەم وەزعە بەردەوام بێ یعنی بۆیە بەڕاستی مەسەلەی ساڵی خوێندنی 2021 من دڵنیام کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بە جدی ئەم کاریان وەرگرتووە بەڵام دەبێت بە جدیتر کاری لەسەر بکرێت من نمونێت بۆ بێنمەوە ئەگەر وەکو فەرمانبەرانی بەڕێز من هەموو سێکتەرەکان تەقدیری و ڕێزی خۆیانێ بەڵام پەروەردە بەراوردکەین بە فەرمانبەرێتی فەرمانبەرە بەڕێزەکان ئەگەر 4 فەرمانبەر 10 فەرمانبەر لە ژوورێکا بن من پێم وایە لەم دەکەسە ئەگەر 6 کەسیشان داوام نەکا بە مناوب داوام بکەن چوارەکەی کە احتیمالە بتوانێت ئیشی شەشەکەی تر بکە بەڵام بۆ مامۆستای ئەگەر مەکتب قوتابخانەی وەگریت 20 مامۆستای هەبێ بەڵام لەم 20 مامۆستای 15 مامۆستای ڕۆژێک بێ و 5 نییە دڵنیا دەکەم جەنابەت لە پەروەردە شارەزای ئایا ئەکرێ 4 پۆلە شاغیر بێ ناکرێ بۆیە دەیبێت دایمە بیرێکی چاک بکرێتەوە لە مەسائلی مامۆستایان کە ئومێدیشم وایە گەشتبینیشم
کە پشتیوان بەخوای گەورە بناغی هەموو وڵاتێکیش پەروەردەیە زۆر سەرکردەکان ئەگەر وڵاتێک ویست شەلەلی تیا دروست بکەیت لە پەروەردەکەی من بەش بە حاڵی خۆم زۆر گەشتبینم ئومێد وایە کە هەموو گرفتەکان چارەسەر بکرێ بەڵام ئەبێ ئەوەشمان ڕەچاو بکەین کە ئەم ساڵ بەڕاستی ساڵێکە کە دێ ئەو ساڵی کە دێ یەکەم ناتوانین ڕۆژی دەستنیشان کوین ئێمەمانن ئەوە سەحە و پەروەردە و سەحە و بە هاوکاری پەروەردە و بەلایەنە پەیوەندیدارەکانە دوو ئەو گرفتانی کە هەیە ئەبێ بیری لێ بکەینەوە تۆ مامۆستا باسی بینایان کرد ئێمە ئەگەر بینە سەر باسی هەندێک پێداویستی بڕاتە بێ من هەتا ئیستا ئەو زانیاری هەمە کتێب نەگەشتوەتە کۆگاکان ئەو جا ئێمە چی بکەین بێ ناچار سوود وەرگین لەو پرتوکانی کە پارک بڕادێکی باشە بوو خوێندکاران پەرتوکەکانیان لێ وەربگیرێتەوە فڕێ نەدرێت چکە ئەمە بۆ بە هەدەر بڕە ئەبێ وەربگیرێتەوە ببوورە بۆی یەک جار تەوەرەکە قسەی لەسەر بکەم باسمان لە ئامادەکاری پلانەکان کرد بەڵام دواتر لەسەر پێداویستیەکان بە تایبەتی هەندێک خوێندنگا هێڵێن تا ئێستا مێزی دانیشتنیشمان ینی مێزەکانمان شەکاوە سیانیان بۆ نەکراوە بودجەی پێویستیان بۆ نەنێراوە کتێبیشیان تا ئێستا بۆ نەنێراوە قسە لەسەر ئەو بابەتانەکەم بە حیدەر وەربگرمەوە لە کفری وەکو گوتم یان پێم خۆشە بابەتەکان تەنها فۆکسە سلێمانی نەکەین هەندێک ناوچەی دیکەی جیاوازیشمان هەبێ حیدەر دووبارە گەڕێمەوە بۆ لە بزانم میکانیزمەکانی وەرگرتنی قوتابی خوێنکار لە کفری چۆنە و ئەگە زۆر بە کورتیش بێ بۆ ئەوی کە بگەڕێمەوە لای میوانەکەش لێرە گرفتەکانی ئەو گرفتانەی کە لە هێندێک لە خوێندنگا لێرە هێجگە لە وەرگرتنی خوێنکار بابەتی نەبوونی بودجە و کتێب و پێداویستیەکانی خوێندن هەمان گرفتیش لە کفری هەیە؟ بەڵێ ڕێبین دووبارە هەموو کاتێکتان باش بەگەر باس لە گرفتەکان بکەی گرفتەکان زۆرە من دەمەوێت بچمە لای میوانەکەم مامۆستا محەممەد جەماڵ بەڕێوەبەری قوتابخانەی سیروانی بنەڕەتی مامۆستا محەممەد دەمەوێت لە زاری جەناب تۆ گرفتەکان زۆرن گرنگترین گرفت لای ئێوە چییە؟ بەڵێ باینتان باش بەیانی بینەرانی کەناڵی پێشمەرگە باش معلومی جەنابتانە ئێمە ساڵانە گرفت هەیە گرفتی وەرگرتنی قوتابی گرفتی گواستنەوە لە ناوەندەکانی خوێندن هەتا هەنێ گرفتی ترکە بەداخەوە هاوڵاتیان بمان دروستەکەن ئەویش هەنێ قوتابی خوێندکار کە موالیدەکان نتوان بڵێم شوبلی خوێندن ناکە یا شوبلەوە ناکە وەربگیرێن ئەویش هەنێ گرفتن دواتر لە ڕێگای یاساییە و چارەسەرێکێتەوە ئەوانە بەڵام ساڵی ڕابردوو معلوم بوو کە بەهۆی ئەو ڤایرۆسەوە کە ڕووی تێکردین ڕووی لە جیهان کرد ژیانی وەستان بەداخەوە پرۆسەی پەرۆدەش بەشێکی گرنگی ژیانە وای کرد پار پرۆسەکە بە دڵی ئێمە نەچێتەڕەوە کە ئێمە پلانمان بۆ دانابوو ئەلبەتە ساڵانە هەموو بەڕێوەبەرێک پلانی خۆی پلانی ساڵانی خۆی هەیە ئێمە پار لە سەررجەم سێکتەرەکان بڵێ سێکتەری هونەری وەرزشی لە پەروەردە لە پێشبڕکەی زانستی ئێمە پلانی خۆیان هەبوو کە دابشمان کردبوو چی بکەین چی نەکەین بەداخەوە ئەو وەزعی بەسەرا هات کە هەمووی تێکچوو جگە لەوە گرفتێتر هەیە گرفتێکە ئەتوانم بڵێم گرفتێکە دروستکراوە قەیرانێکی دروستکراو لەلایەن چەند کەسێکی ئەتوانم بڵێم حزبێکی دیاریکراوی ئەم هەرێمەوە وای کردووە کە نەک مامۆستا سەرجەم فەرمانبران خەڵکی بازار حوسڵەی دەوام و حوسڵەی هاتوشەی فەرمانگە حکوومەکانیان نەبێت ئەم ساڵ بە قناعەتی من ئەگەر ئەم ڤایرۆسە شومە لە کۆمان بێتەوە بەڵام ئەگەر قەیرانی دارایی بۆ شوێ بەردەوام بێت تەسەور ناکەم دەوام بکرێت ئەمە نەک بۆ چوونی منە بۆ چوونی سەررجەم ئەتوانم بڵێ مامۆستایانە چونکە عفوم کەی مامۆستایان ئێمە مامۆستا بە قوتابیەوە جوانە ئەگە قوتابی نەبێت لە ناوەندەکانی خێت مامۆستایکی پێ ناکرێت ئێمە ئەگەر پا بنێنە جەر خۆمانە بگەڕێنەوە ناوەندەکانی خوێندن سەر ڕای ئەو نەبوونێ و سەر ڕای ئەو نامەتێکە ڕووی تێمان کردووە بە دڵێکی غەمگینەوە ڕووکەنە ناوەندەکانی خوێندنیش بەڵام قوتابیان بەداخەوە بەو شەوق و زەوقۆ ناگەڕن چونکە دواتر ئەوانش مناڵی خۆمانن مامۆستا من دەمەوێت باز میکانیزمی وەرگردن چۆن خوێندکار وەرگن ڕەنگە لە بەشێک لە قوتابخانەکان خوێندکار هەیە چەند مترێک ماڵی لە قوتابخانەکەەوە دوورە بەڵام لە وەرناگیرێت لە شوێنێتر دەبێت دەوام بکە بۆیە ئایا ئێوە وەکو قوتابخانەی سیروان بنەڕەتی کە یەکێکە لە زۆرترین خوێندکار میکانیزمی وەرگردنی خوێندکار لا ئێوە چۆنە؟ سپاس بۆ بابەتە ئێمە ساڵانی پێشوو ئەتوانم بڵێم لە تاکو 2010 ئێمە کێشەی وەرگرتنی خوێندکارمان هەبوو بەڵام سپاس بەخوا دوا بە دوای ئەوەی کە گوازرانەوە بۆ بینانیەکەمان ئێستا کێشەی وەرگرتنی خوێندکارمان نییە ئێمە ساڵانە لە قوتابخانەی قازی محەممەد مستەفا نەریمان قوتابخانەی نەورۆز قوتابخانەی نیشتیمان قوتابخانەی باشواسوار قوتابخانەی شەنگال ئەتوانین بڵێم ڕێژەیەکی باش
خوێنکار وەرەگرین لە ڕووی کەرەستە و لە ڕووی بیناوە هیچ کێشەیە و هیچ گرفتێکمانە هەروە لە ڕووی ملاکات و هیچ کێشێکمان نەبووە بەداخواتوانم بڵێم هەنێ لە بەڕێبەرەکان لەوانەیە گرفت دروستکەن ئەوانیش هۆکاری تایبەتی خۆیان هەیە لەوانەیە هۆکاری کەمی جێگا بێت یا کەمی کەرەستە بێت یا کەمی میلاک بێت ئەوە ئەگەڕێتەوە لای خۆیان سپاس بۆ مامۆستا محەممەد جەمال بەڕێبەری قوتابخانەی سیروانی بنەڕەتی دیارە لە گرنگترین خاڵە من دەمەوێت بۆ خۆت و میوانەکەتیش ئەوە بڵم کە پێویستە وزارەتی پەروەردە هەموو ئەم ڕەخنە و پێشنیار و ڕایانەی مامۆستایان و فەرمانبەران و بەتایبەت بەرنامەکەی جەنابتیش بە هەند وەربگرێت بۆ پێیکەوا دەبێت مینبەرێک بۆ چارەسەرکردنی بەشێکی زۆری گرفتەکانی بواری پەروەردە. سپاس بۆ کارمان حیدەر ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کفریەوە لەگەڵمان نابووی بێگومان کارمانەوەیە کە دەنگەکان بگەێنین و وەکو کاری ڕاگەیاندنی خۆمان پێشنیاری لایەنە بەرپرسەکان بگەێنین. سپاس حیدەر کە لە کفریەوە لەگەڵمانە بووی مامۆستا حەوێز لەبەر کاتەکەم کەم ماوە لەگەڵ ئەو بابەتانەی کە باسمان کرد لە کفری ئەوە گرفتی گەورە باس کراوە بەڕێوەبەری خوێندنگایەک بوو خۆی بەڕوونی گوتی ینی ئەگەر بەو شێوەیە بێت و ئەم قەیرانەنە بەو شێوێ بەردەوام بێت و موچە بەو شێوەیە بێ ناتوانن ساڵی نوێ ئەگەر تەندروستیەکەش هاوکار بێت ناتوان ساڵی نوێ خوێندن دەست پێ بکەنەوە. گرفتی دیکەش ئەڵێن تاوەکو ئێستا بودجەی پێویستان لە بەردەستانیە کتێب نەهاتووە و گوتم من هەندێک بەڕێوبەر قسەم لەگەڵا کردووەڵێن تا ئێستا ینی ئەگەر وا بڕواڵێن پێداویستەکانمان بۆ دابین نەکەن دەبێمە بگەڕێینەوە بۆ 100 ساڵ لەمەوە پێش لەسەر بلۆک خوێنکاردابنەی لە بەرەوەی مێزی پێویستمان نیە سیانەی پێویستمان بۆ نەکراوە وایت بۆردمان نییە ئەمانە هەمووی گرفت نین لایەنی پەیوەندیدار ئێوە لەوانەیە ڕوو لە ئێوە بکەن ئێوە بۆ وەزارەت و بەڕێوەبەراتی گشتیتان نەوتووە بودجەمان پێویستە بۆمان دابین کەن ئەگەر ئەتانەوەی خوێندن دەست پێ بکات. کاگڕبین من سەرتا باسم کرد کاڵی پەروەردە بەدەر نییە لە بوونی کێشەیەک کێشە نەک کێشەیەک دایان کێشە بەڵام تواناکان تموحەکان وایە کە پشتیوان بەخوای گەورە خۆی مە بیبیر لەوە بکەینەوە ناکرێ خوێنکار بەبێ خوێندن بێ بەڵام بەڵێ پێ دەڵم بەنسە بودجەوە خۆ نەک ئەم ساڵانی ڕابردوش بودجەی قوتابخانەکان نەک نەبوو ئەکجار زۆر کەم بۆ ئەوی کا بۆ داوەتی فرۆژگاکان بۆ کە بەڕاستیەوە لە تموحی ئێمەیانی هەر بۆیە ئیشکارەکان کراوە بەڵام ئەوەی کە ئێستا گرفتە لە لای ئێمە تەنها ئەمێ دەبێ ئێمە هەستین ئامادە باشی بکەین هەموو شتەکانی خۆمان لە ڕێگەی ناوەندەکانەوە ئامادە بکەین بۆ ئەو کاتێ ئایا بڕیار دەدرێت خوێندن بکرێتەوە یان بڕیار دەدرێت تەجیل بکرێ یان بڕێ دەرێت بە چی میکانیزمێک من باسم بۆ کردی ئێمە ناکرێت هەلە بە وەرنەگرین ئەبێ خوێنکار وەرگین بە پێی پێویستی خۆمان بۆ نمونە دەرچوانی پۆلی شەشی بنەڕەت ئیستا هەر هەمووی دابش کراوە بە پێی کتاب ئەگەر بێت و بۆ نمونە ئەم گرفتی تەندروستیش چارەسەر بکرێ گرفتی قەیرانی دارایش بۆ منە بڵێ موچە لە کاتی خۆیان ئەین بەڵام ئەگەر تۆ خوێندنگایك بودجەی نەبێت و کتێبی نەبێت و مێزی نەبێت و وایت بۆردی نەبێت و پێداویستەکانی دیکەش کە هەیە لەوانەیە لە خوێندنگایەکە زۆر ورد نەبینەوە لە بابەتەکە چۆن پرۆسی خوێن من دڵنیام ئەو چێشانە هەیە بەڵام دڵنیاشم قوتابخانەکانیشمان زۆری کە پێداویستی بەشی خۆی هەیە دەکرێت تۆ لە ئەزمایی تۆ لە حاڵەتێکای حاڵەتێکی نائاساییە ئەم حاڵتە نائاسەیە من دڵنیاتەکەمەوە کاکڕبین داوام لە وەزارەتی پەروەردە ئەوەیە داوام لە وەزارەتی سەحا ئەوەیە کە هەماهەنگێکی تەواو لە دەستنیشانکردنی ساڵی خوێندن بە پێی یاسا دەستنیشان بکرێن نەکخوا نەخواستە دووەم وەزارەتی پەروەردە ئەبێ هەموو هەوڵەکانی بکاتە گەڕب لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی دارایەوە ناکرێت گیرفانی بەتاڵی مامۆستا تۆ بانجیکەی بڵێ دەرز بڕێرەوە بچۆ ناوەندەکانی خوێن بۆیە ئەم دوو گرفتە ئەگەر چارەسەر بکرێت گرفتەکانی تریش هەیە وردە ئیشی لەسەر کراوە ئیشی لەسەرەکرێ من دڵنیام کە پشتیوان بەخوای گەورە ئەمەش هەمووی بەهیمەتی مامۆسایانی بەڕز ئێمە ئەوەی کە مەبەستمانە نازانین ساڵی خوێندن کەی دەست پێکە ئەوە پەیوەندە بەلایەنە پەیوەندیدارەکانەوە خاڵی دووەم داواکارین هاوکار بن هەمومان بەیەکەوە بتوانین بژێوی ژیانی مامۆستا و گیرفانی مامۆستا لە کاتی خۆیان موچە بدرێ ئەم قەیرانی دارێ نمێنێ من پێم وایە ئەتوانین هەنگاوبنی بۆ چشەکانی کە بەڵام ئەگەر ئەم دوو کێشە گەورەی بمێنێ تۆ ناتوانانی هیچ بەڕارە ببی. سپاس بەڕێز مامۆستا حەوێز محەممەد سەرپەرشتیاری یەکەمی پەروەردەی ڕۆژئاوا لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی سپاس بۆم تۆرە بەرنامە لەگەڵمانە بوویت لەگەڵ هەموو ئەم خەیرانانە مامۆستا خواحافیزیت لێکین بەڵە حەزەکەم بینەری و فیچەرەش بی لەگەڵ هەموو خەیرانانەی کە باسمان کرد لەگەڵ گرفتی کۆرۆنا لەگەڵ قەیرانی دارایی لەگەڵ ئەو بابەتە دەرونیانەی کە بەهۆی ئەم قەیرانانەوە دروست بوون بەڵام خوێنکارەکانمان سەلماندیان کە دەتوانن داهێنەری گەورە بن دەتوانن بابەتی زۆر جیاواز ئەنجام بدەن ئەم ساڵ کۆمەڵێک گرفتیان ڕوبەڕوو بوویەوە خوێنکارەکان بەڵام توانیان نمرەی گەورەش بەدەست بێنن
با بینەری و فیچەرەبی. زەینەب شانازێکی دیکەی بەخشیە خوێندنگاکەی. بە فەرمی نمرەی یەکەمبوونی لە ئاستی هەرێمی کوردستان وەرگرتەوە. بۆ دووەم ساڵە لەسەر یەک یەکەمی هەرێمی کوردستان لە ئامادەی گەشت و گوزاری سلێمانیە. مامۆستاکان بەردەوام تەشجیعیان کردو، بەردەوام هاوکاریان کردو، ینی پێویستی بە هەر شتێک بوو بێ لە پرسیار لە تەنانەت گروپمان دروست کردبوو لە بینی مامۆستا و خوێندکارە، ینی زۆر جار بە شەو بە ڕۆژ هەست پرسیارێکیان و یەکسەر بەڕۆوی مامۆستاکەیان کردوتەوە. زەینەب خۆشی بڵێم ساڵانی پێشووتریش تەلەبێکی باش بوو، هەر یەکەم بووە 3 ساڵ لە مەکتەب بوو، هەموو ساڵی یەکەم بووە لەسەر پۆلەکەی خۆی. تاوەکو دەی ئامادەیی خوێندنی بە عەرەبی بووە. دواتر بە شەونخوونی و ماندووبوونێکی زۆر توانی لە نێو خوێندنی کوردیدا تێکڕای نمرەی 95 بەدەست بێنێت و ئەو ئەنجامە تۆمار بکات. 6 ساعات بۆ 7 ساعات سعیمە کرد و طموحم ئەوەیە کە بچمە یان کولیەی تەیڕان بم بە کاپتن یان بچمە زانکۆی ئەمریکیەکە لەوێ بخوێنم بۆ ماجستێر و بۆ دکتۆراش. دایکی هاوکارێکی گەورەی بووە بۆ ئەوەی کۆڕۆنا و قەیرانەکانی دیکە نەبنە گرفت لە بەردەمی. بەس من حەزم لە تەیڕان خۆت ڕائەکەی بە دوایی. لە ساڵی 2006ەوە لە بەغداوە گەڕاونەتەوە بۆ سلێمانی. 3 کچی دیکەشی هەیە، ئەوانیش لە خوێندنیاندا هەر یەکە من. بە هیچ شێوەیەک نەمێشتووە هەست بکات کە هیچ خەلەلێک هەبێت، کە هیچ نقصانێک هەبێت، کە هیچ قەلەقی و خەوفێک هەبێت. بە زۆری کات لە ماڵەوە بووە نەمێشتۆ بچنە دەرێ، تقریبان بۆ ماوەی 3 مانگ نەمێشت بچنە دەرێ. زیاتر ئەوڵیان ماوە مراجعەکانی ئەکردەوە، لە دوایە کە بوو بە جددی وتیان ئیمتیحانەکرێ کەوتە مراجعەی تەواوەتی و ئەلحەمدولیلا و نەتیجەی بەدەستهێنا. لە 86 خوێندکارە یەکەمەکەی هەرێمی کوردستان 43 خوێندکاریان لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانین. زۆر کەس دەڵێن ئەوان لە ناو قەیرانە قورسەکاندا ئەنجامی گەورەیان بەدەست هێنا. چاوەڕێی پشتیوانی و هاوکاری دەکەن بۆ ئەوەی داهێنانی جیهانیشیان هەبێت. جگە لە زەینەب یەکەمەکانی هەرێمی کوردستان لە پەروەردەی سلێمانی گەرەیەک چیرۆکی دیکەی سنجڕاکێشیان تۆمار کردووە. لای هەندێک کەس وا باوە کە گرنگی بە خوێندنی ئێواران نادرێت. دەرباز پێچەوانەی ئەوەی سلماند و لە خوێندنی ئێواران توانی یەکەمی هەرێمی کوردستان بێت لە ئامادەیی وێژەیی. لەنجاش تووشی نەخۆشی کۆرۆنا بوو، بەڵام توانی بەسەر نەخۆشیەکەدا زاڵ ببێت و یەکەمی هەرێمی کوردستانیش بێت لە ئامادەیی بازرگانی. ڕێبنیار ئەحمەد، گەلی کوردستان، سلێمانی. لە تەوەری دوین بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی هاوسەرگیری و گرفتەکانی لەم کاتەدا، بە تایبەتی لە کاتی قەیرانی دارایی و بەرزبوونەوەی نرخی زێڕ. بۆ ئەم مەبەستا میوانداری هەریەکە لە ئابڕێزان کە کامەرە شەوسمانمان کردووە کە ڕاوێژکاری ئابووریە و ڕێز سەرکەوت عەبدولقادر خوێندکاری ماستە لە کۆمەڵناسی. ڕۆژتان باش و بەخێر بێت. کاک سەرکەوت، سەرەتا لەتەوە دەست پێ دەکەم ئەوەی کە باوە و نەریتە لای خۆمان کە خەڵک بۆ ئەوەی کە پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدات بە پێی ناوچە تاوەکو ناوچە دەگۆڕێت لە هەرێمی کوردستان. هەندێکی هەیە زێڕێکی زۆر داوا دەکات، هەندێکی کەی دیکە هەیە زێڕێکی کەمتر داوا دەکات. ئێستا لەم کاتەی کە قەیرانی داراییە و سەردەمی کۆڕۆنا شاگرفتی گەورە دروست بووە و زێڕیش زۆر گران بووە، دەتوانرێت لە جێگەی نەریتە کۆمەڵایەتێکامان لە جێگەی زێر ئێمە بابەتێکی دیکە هەندێک نمونەی جوانە بینین، کتێبێک یاخود گوڵێک دەکرێت بەمارەی بۆ ئەم کەسانە، یاخود دەتوانرێت زێڕەکە کەم بکرێتەوە مەرجنیە وەکو سەردەم پێش ئەم سەردەمە بێ زێڕی زۆر بکرێت. سپاس بۆ ئەم میوانداریە.
بەتەکید لە ئیسا ینی لێکوتی ئەم قەیراندارایی کە لەسەر کۆمەلگەیە بە شێوەیەکی ڕوون زیاتر کاریگەری لەسەر خێزان داهاتکەمەکانە ئەوانی کەسنە پرۆسی هاوسەرگیریەوە بۆ وەڵامدانی پرسیارەکەش بەتەکیدی ئاڵتون و یان بڵێ ئاڵتونیان زێر لە کولتوری کۆمەلگەی ئیسلامیان بڵێ کولتوری کۆمەلگەی وڵاتانی ڕۆژڵاتی ناوڕاز لە پرۆسی هاوسەرگیری ئاڵتون یەکێکە لە مەرجەسەرەکان کە لە پرۆسی هاوسەرگیریدا کراوە بە مەرج لەو بابەتانە بەکاردێنرێ بەڵام لە ئیساگە بیرمان بێتەوە با سەرنجێکی کۆمەڵناسیانە بین بۆ دوودەی ڕابردوو ڕەنگە لە کۆمەلگای خواستی زۆ لەسەر بڕی مسقال هەبوو لەسەر ئەو کەسەی کە بماری بوو ئەو هاوسەری کە پرۆسی هاوسەرگیری ئەنجامبات لە کاتی لە سەرەتاینەوە دەکانە ئەگەر بیرمان بێت یعنی ئەگەر سەرنجێک بین لەو کاتێک کە باردۆخی وڵات زۆر خراپبوو خەڵک بە شێوەیەکی ڕەمزی ئاڵتونی ئەکرد دوای ئەوە عنێمەتی ئەگە ینی کەم و زۆری و هەڵکشانەوە پێوەستە بە باردۆخ و گوزارانی ئەو کۆمەلگەوە ئەو تایکەل و کۆمەلگای ئەژی لە ئێستاشە باردۆخی ناموار هاوتە ئاراوە چاولێکەری نییە زیاتر بۆ نمونە بڵێ ئەوە کەسێک بۆ نمونە ئەگەر خێزانەکەی بێڵێ من کچەکەم بۆچی ئاڵتونی کەمی بۆ بکەم لە کچی فڵان کەمتر نییە بێ منیشەوەە ئاڵتونی بۆ بکرێت یاخود بە دیوێکی دیکە دەڵێن قورسایی کچەکەمان بەسراوتەوە بۆ قورسایەوەنە ئاڵتونی بۆ بکرێن ئەم بابەتە دروستە ئەم بیرکردنەوە ئەمە وەڵامێکی دوولانەیە تەبعەن هەردوو لانەکەی هەنێک خێزانمان هەیە مەرجان خۆشگوزرانی هەردوو هاوسەرە چکە دروستکردنی پرۆسیاوسی بیناکردنی ژیانە بۆ ئایندە ینی نابەستێتەوە بە مسقالەگیان بە دوو مسقلان بەدە مسقالە بەڵام ئەم وەڵامی تۆش هەر ڕاستە هەنێ لە خێزانەکان لەم پەر دروستەکەن لە پرۆسی هاوسەرگیریە کە مەرجی مسقال و ئاڵتوندانی لە پرۆسی هاوسەرگیریە ڕەنگە هەنێک کەسمانە بێ پرۆسی هاوسەرگیریەکە هەڵبۆشێنێتیان لە ڕووی داراییەوە توانای ئەوەی نەبێت کە ئەو مەرج و ئەو داواکاری و تەڵەبی کە ماڵی کچەکە داوایەکەن لە کوڕەکە نەتوانێت بۆی جێبەجێ بکات گوی زیاترەکەی مامۆستا سەرکەوت کاکامەران با ڕۆ ئابوووریەکەی قسە بکەین ئێستا لە ڕوو ئابوووریەکەیەوە کاتێکی گونجاوە بە تایبەتی بۆ ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری و کڕینی زێر سپاستانەکەین بۆ میوانداریێتان واللهی زروفەکە ئەمە خراپە ئێستا یعنی من وەکو دوێنێ باسم کرد چیلۆی ئاڵتون دوێنێ گەیشتۆتە بەیانی تانیۆڕۆ بەیانەکەی 5 دەفتەر و 42 وەرەقە لە خلالی دووسێ سعاتە دەوەرەقەی فەرق کردووە یعنی بە معنایەکی تر ئەگەر ئێمە بین باسی مسقاڵی ئاڵتون بکەین کە ئێستا ئێمڕۆ لە بازارڕە یعنی گەیشتۆتە 337 دوێنێک کە داخراوە ئەخیر ئینی گەیشتۆتە 337 ئەمە کارێکی زۆر خراپ بکاتە سەر گیرفانی هاوسەرگیری یاخود ئەو کچ و کوڕەی کە ئەتوانن هاوسەرگیری بکەن و نرخی ئاڵتونیش دەبەر ئەم مۆزوعی کۆرۆنایە من وەکو بواری ئابوووریەکەی لێ ئەم کۆرۆنایە هەموو ماکینەی هەموو دنیای وەستان و نرخی ئاڵتون هەموو عالم سەریان کردە سەرچی کڕینی ئاڵتون ئێستا هەر بە خودی ئەمریکا خۆی نرخی دۆلارەکەی دا ئەبەزێنێ لەبەرەوەی ترامپ ئەوێت کەمێتێکی زۆر لە ئاڵتون بکرێتەوە لە هەموو عالەمە هەر ئەوەی کە ئێستا ئەیبینین ئێمە ئەوەی کە لە بازارەکە ئەم هەموو ئاڵتونا کڕێ و ئەڕاتە دەرەوە یعنی ئەمە هەمووی بۆ چۆچێتەوە هەمووی چێتەوە بۆ ئەمریکا بۆ سین بۆ ئەو وڵاتانەی کە ئەیانەوێ عملەکەی خۆیان بەقوتکەن و سنگی ئینەکەی خۆیان بەخۆتکەن بۆی پارەکان دانە بۆی بابەتەکە ئێمە زیاتر شیکەرەوەی ئابووری نین بابەتەکە بەڵام تەوەرەکەمان لەسەر پرۆسی هاوسەرگیریە گە بەڕوونی وەڵام بیتەوە کاتێکی گونجاوە بۆ ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری و کڕینی زێر من داواکارم لە دایکان و باوکان لەو کوڕوگەنجە جوانانەمان کە بە ئاڵتون نەبێتە سەنگی مەحەک بۆ پرۆسی هاوسەرگیریەکە ینی قەیچەکە وەکو مامۆستا فەرمووی بە شتێککە بێتە هیچ کاتێ من کوڕەکەم ژنی هێناوە کچەکەشم ماوە بەشو هیچ کاتێ من داوام نەکردو و تومە ئللا ئەبێ ئەوە مسقال زێر ئاڵتونی بۆ بکەن یا ئەوەی بۆ بکەن بە تاکید ئێستا کاتێکی نەگونجاوە بەڵام ئێمە ئەتوانین کۆمەلگەی مەدەنی داوا بکەین و لە یەکێتی زانایانی مامۆستایانی زانایانی ئیسلامی شەو داوایان لێ بکەین کە بتوانن تەوعەیەکی زۆر ڕۆشنبیریەکی زۆر بڵاو بکەینەوە لە ناو خەڵقا و لە ناو کۆمەلگا کە واز لەو نەریتە خراپە بێنین
یعنی بۆچی ئەبێ هەر ئەمەگە مسخاڵ زێر ڕوویایکی کە تۆڵی ئێستا کاتەکە گونجاو نیە ڕوویایکی ئابووری هەیە کە بە زووی یان نزیکان ئەم بابەتە چارەسەر بێ ئەگەر کەسێک بۆ نمونە نیازی هەبێ پرۆسی هاوسەرگیری بکات ماوەیەک دوای بخات تۆ پێی بڵێ لەم کاتیان گرفتە چارەسەر بێت من ناڵێم هین نەکە من ناڵێم هاوسەرگیریەکە دوا بخات من ئەڵێم با ئێمە شتێکی کە بدۆزینەوە بەدیلێک پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ یەسر ولا تعسر یعنی کار ئاسانی بکەن و بنبەستی مەکەن یعنی کەواتە با ئێمە پرۆسی هاوسەرگیریەکە جێبەجێ بکەن بەڵام با مربوط نەبێ بە ئاڵتونەکە زێڕخواست دەچینە لای هاوکارمان هەر لەسەر هەمان بابەتە دواتر دەگەڕێمەوە بۆ لای ئێوە هاوکارمان ئاوار عەلیکە لە بەردەم دادگای سلێمانیە پارێزەرێکیشی لەگەڵایە ئاوارام کاتت باش ئەگەر باسمان بۆ بکەیت ئێستا تۆ لەناو واقعەکەیە لە بەردەم دادگای شوێنی مارە بڕین شوێنی ئەوانەی کە هاوسەرگیری دەکەن گرفتی هاوسەرگیری هەبووە لەسەرەوەی کە ئەنجام نەدرابێت لەسەر بابەتەکە زێر بوو بێ بەسرات بێتەوە بە زێر و لەگەڵەوەشە تا چەند خەڵک ئێستا تەفاومی هەیە بۆەوەی کە قەیرانی دارایی و زێر نرخی گرانە پرۆسی هاوسەرگیریان ئەنجام دەن بە زێڕێکی کەمتر یاخود بامارەکەیان زێڕێک نەبێ کتێبێک بێ گوڵێک بێ بەڵێ ڕێبین سڵاو لە تۆ بەیانی تەواوی بینەرانی کەناڵی گەلی کوردستان باش هەندێک نمونە هەیە من دەبێ باسی بکەم زۆر گەڕام بەنێو دادگای سلێمانی چوومەنێو دادگای سلێمانی بۆی کەسێک ببینم کە ینی لەسەر ئاڵتون بڵێن بەبێ ئاڵتون زەواجیان کرد بێن نەبوو ینی ئەوەی ئەمڕۆمە بەسمە چکە هەیە پێچە لە ڕۆژانی کە یاخود لە دەرەوە هەبێ لەسەر گوڵێک بێ لەسەر خۆشەویستی بێ لەسەر بابەتێکی دیکە بێ پرۆسی هاوسەرگیریەکان بەڵام من یەک نمونەت بۆ باز دەکەم پرۆسەیەکی هاوسەرگیری لە ژوورەوە هەبوو 80 مسقال ئاڵتونی بۆ کرابوو پرۆسێکی هاوسەرگیری هەبوو لە ژوورەوە 10 مسقال ئاڵتونی بۆ کرابوو پرۆسێکی دیکە بوو بڵێن لەسەر پەیڕەوی ئاینی ئیسلام 19 مسقال حازری و 19 مسقال قەرزی بۆ کرابوو ئەوەی کە هەیە ینی هەمە چەشنە هەمە جۆرە جیابوونەوە زۆرە ینی ڕێبین پرۆسی جیابوونەوەش زۆرە بەڵام ژیان ناوەستێ پرۆسی هاوسەرگیریش هەیە بۆ هەموو ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لەگەڵ پارێزەری ڕاوێژکار هەژار غەفور کاک هەژار فەرموویێتە ئێرە دیارە ڕێبین کاک هەژار بیانی زۆر بابەتی لەلایەوە و گفتوگۆ دەکەین کاک هەژار لەو دەست پێ دەکەم هاوسەرگیری بە بەراورد بە جیابوونەوە کامیان زیاترە یاخود قسەمە لەسەرەوە دەکەین بەڵێ سەرەتا ڕێز و سڵام بۆ بینەرە خۆشەویستەکانتان بەیانتان باش هیوادارم ڕۆژێکی باش و تەندروست باشی بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی دانیشتوانی پارێزگای سلێمانی دیارە وەک چۆن پرۆسی هاوسەرگیری ڕێگە پێدراوە بە هەمان شێوە جیابوونەوەش یەکێکە لەو هۆکارانەی کە لە دوای دروستبوونی ناکۆچی و نەگونجان و کێشەی نێوان هاوسەرەکان هەر جووت هاوسەرەکە مافێوان هەیە کە لە یەکتی جیابنەوە بەڵام ئەوەی کە ئێستا تێبینی دەکرێت ئەو بەپێ و ئامارە سەرەتایانەی کە دەستمان کەوتووە تا ئێستا نزیکەی 4000 جووت هاوسەر لە دادگای سلێمانی توانم بڵێم پرۆسی هاوسەرگیریان پێک هێناوە ئەگەر ئەمە بەراورد بکەین بە ساڵانی ڕابردووە ژمارەکە لە ئاسی پێویستانە لە بەرەوەی ساڵانە نزیکەی 1500 بۆ 8000 پرۆسی هاوسەرگیری پێگێت لە بینی جووت هاوسەرەکانە بەڵام بەداخەوە بەهۆی قەیرانی داراییەوە بەهۆی ڕاوەستاندنی داوام و بڵاوبوونەوەی پەتای کۆرۆناوە وای کردووە کە ئەم ژمارەت تا ئێستا لە ئاسی پێویستانە بێ ئەمانە هەمووی هۆکارن بۆ پرسیارێکی زۆر گەرنگ ئەوەی کە بابەت ینی ئاڵتونە لە ئێستادا هەم ئاڵتون گران بووە هەمیشە بابەتێکیایە ینی هۆکاری جیابوونەوە یاخود هۆکاری پێک نەهاتنی هاوسەرگیری چ هۆکارێک سەرەکیە بۆ بابەتی هاوسەرگیری بەنسبەت بابەتی گرانبوونی نرخی زێڕەوە ئەمە ئەتوانم بڵم کاریگەریی ئۆتۆی نییە لەسەر پێکهێنانی پرۆسی هاوسەرگیری چونکە و کەسانەی کە خۆیان ئاماداکەن بۆ پێکهێنانی پرۆسی هاوسەرگیری بێگومان ئامادە سازیان کردووە بۆی کە بتوانن بە شێوێک لە شێوەکان بەپێی توانای خۆیان بەپێی داواکاری با بڵێن کەسوکاری کردیان کچەکە خۆی بتوانن پرۆسی هاوسەرگیری پێک بێن و مەرج نییە ئەو ئاڵتونەی کە بڕیاری لێدرێ ئێستا بکرێت ئەکرێت لە داهاتوە چکا بەپێی یاسا بابەتی ئاڵتونکڕین و کۆمەڵی پێداویستی بۆ کچ کە لە داهاتوە دەبێتە ژن ئەمە ئەتوانم بڵێم مەرجە
ئەمە پرۆسیا و سەرگیریەکەی لەسەر ناوەسێت چونکە لە ڕووی یاسایی و لە ڕووی شەرعیەوە پرۆسیا و سەرگیری لەسەر بوونی دوو شایەتی باڵغی عاقلی ڕاشت ئەوەستەیە کە ئەمانە هۆکارن بۆ پێگەرانی پرۆسەکە نەک ئەوەی کە ئەو بابەتانەی پەیوەندی بە مەسلەی کەمالیات و ئاڵتون و پێداویستی ماڵ ئەم بابەتانەوە هەیە. بەڕێز پارێزەری ڕاوێژکار هەژار غەفور زۆر سپاس دەکەم کاگەژاریان. ڕێبین یەک شتیکە هەیە من دەمە باسی بکەم زۆر بە کورتی ئەویژەوەیە کە زۆر بابەتی جیابوونەوەی سیر هەیە لە دادگای سلێمانی کە من دەمێ بۆ بینەرانی بخەمە ڕوو بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە زۆرە ینی یاخود ناپاکی ئەنی هەندێک شتی زۆر سیر هەیە کە پێویستە ینی هاوڵاتیان بەرچاوڕوونتر بن لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەندێک بابەتی دیکە کە بەدەر لە ئاڵتون و جیابوونەوە و زەواجۆوانە کە گرفتی سەرەکی ئەمڕۆی هاوڵاتیانەوە گرفتێکی دیکە ڕێبین قەیرانی داراییە کە ماوەی زیاتر لە 6 ساڵی درێژ دوور و درێژە هەرێمی کوردستان بەگشتی بەدەست قەیرانی داراییەوە دەگەڕێتەوە. هیوادارم هیچ کەس جا نەبێتەوە هەموو گەنجان و کوڕانی ئەم وڵاتەیش زەواج و هاوسەرگیری بکەن دەگەڕێمەوە لای تۆ ڕێبین. سپاس بۆ هاوکارمان ئاوەرە عەلی و میوانەکەشت کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵمان نەبووی کاک سەرکەوت بابەتەکە ئێستا قسە لەسەر ئەوەیە کە ئێمە چی بکەین لەم کاتی قەیرانەیە پرۆسی هاوسەرگیری وەکو ئاوارە شامەژەی پێدانی ژیان ناوەستێت ئەوە تا بەردەوامە چی بکەین بۆ ئەوەی کە باڵانسێک لە بینی ئەم بابەتە بپارێزین. ئەمە پرسیارێکی جەوهری بابەتەکە و سەرنجڕاکێشە بەڕاستی یعنی ئەگەر لە کۆمەلگەی کوردیا سێری بکەین زیاتر ئەرک و پێویستی خێزانەکان لەسەر ڕێگە زیینەرە لەسەر کوڕەکەیە لە وڵاتانی ترە لەسەر هەردوو ڕێگەزە بمنوان لە وڵاتی ئێرانیا لە وڵاتی میسریاندا لە وڵاتانی تا ڕادەیەک هەردوو لە ئەرک و مەساریفی خێزانەکەی کوێ دەسەرشانیان بەڵام لە کۆمەلگەی کوردی کۆمەلگەی عێراقی و وڵاتانی کەندا و زیاتر پیاوەکە ئەستۆ پێش و هەموو ئەرک و مەساریفی خێزانداری پرۆسی هاوسەرگیر لەسەرشانی ئەوە یەکەم خاڵ گرنگە کە بابەتی مسقال و ئاڵتون نەکرێ بە پێوەری بە تاگە پێوە چکە لە شاری دوهۆگیان بڵێ لە شارەکان لە هەنێک منتیقەمان هەیە یعنی بە کیلۆ ئاڵتون ئەکریان بڵیان بڵێ لە وڵاتانی خلیج بە تایبەتی لە سعودی و لە وڵاتان کە تۆزێک داهاتیان زۆرە بە کیلۆ ئەکریان بڵێ شوێنانی کە خەڵکانێکی داهاتیان زۆ بەرزە ئیسا تووشی قەیران بوون یعنی هەر بۆ کللتورە کۆنە ئەڕۆن بڕێەوە پێویستە بابەتی مسقال و ئاڵتون نەکرێت تاکە پێوەری لە پرۆسی هاوسەرگیریە هەرچەندە من بڕوای یەقینم وایە کە تاکە پێوەرێک قەیرانی دارایی بڵین هەڵکشانی نرخی زێر تاکە هۆکانێ بۆ ئەوەی کە پرۆسی هاوسەرگیری لە کۆمەلگا دابەزی بێت ینی کۆمەڵی هۆکاری ئابووری ئاینی کۆمەڵاتیمان هەیە کە ئەم ڕەوشە بە هەمووی هەماهنگە لەوەی کە پرۆسی هاوسەرگیری بەرەو داکشان چووە گرنگە یعنی بابەتێک تێتە پێشەوە داواکردنی کەلوپەلی ناوماڵ یعنی بۆ مێستا لە شاری سلێمانکە خێزانە ئەگەر کوڕکچە بچێت لە پرۆسی هاوسەرگیریەوە کچەکە مەرجەکەم ڕەنگە ئاڵتون نەبێ ڕەنگە جیابونەی کەلوپەلی ماڵ و کەمالیات و ئەو شتە بێ بە من فۆکس لەسەر بابەتەکەی خۆمان بکەین بە حکمێک ئێستا قەیرانی داراییە بابەتەکە هەندێک جار سەرکەوت ینی قسە لەسەر ئەوە کرێ خێزانەکە دەڵێن بۆ نەمە بوو داهاتی خۆمان باشتراگەرەوەنە ئاڵتون بکەین چونکە سەرەتای پرۆسی هاوسەرگیریە یاوە گوتم بابەتەکە بوو بە چاولێکەری ئەوەی کە دەڵێ ئەم بۆن و ئەم خێزانەی دیکە ئەوەنە ئاڵتون بۆ کچەکەیان کراوای بۆ کچەکە ئێمە ئەمە نەکرێ ئیشی کەسانی وەکو ئێوە نییە ئەم نەریتە ئەم بابەتە وا لێ بکەن کە هێندە بڵاو نەبێت ینی بابەتەکەی زێڕەکە لەوانەیە وەکو خۆت گوتت لە هەندێک بابەتی دیکەی ئەگەر کچەکە خانوویەکی هەبێ باشترە ناوماڵێکی هەبێ باشترە دژێکی ئەم زێڕە زۆرە بکات بە تاکی دەما تەقلیدی کۆنە من وەکو پێشتر ئاماژەم پێەیە کاتێک لە کۆمەڵگەیەکی ڕەفای خۆشگوزاران بەرەو خەیران ئەڕوا ئەو کللتورە کۆنا ئەمێنێتەوە ڕەنگە بابەتی کللتور تۆزێک گۆڕانکاری تایە قورسە بەڵام پێویستە خێزانەکان هێندەوە شار بن چکە ژیان ناوەستێ بەڵام پێویستە ئاسانکاری و هەماهنگگی بکرێت لە پێداویستەکان بە تایبەتی لەو تەڵەب و داواکاری کە ماڵی کچەکە لە کوڕەکەی ئەەکەن چکە بیرمان نەچێت لە ئیسیا زەختێکی زۆر زۆر ئەکرێت سەر و کەسی کە چه پرۆسی هاوسەرگیریە بە تایبەتی لە خێزانان داهات کەمەکان ڕەنگە و کەسێک کە داهاتی زۆر بێت زۆر پێوی دیار نەبێت بەڵام دەخە کاتم ماوە سەرکە بە بێن بە کاکامەران ببوورە کاکامەران لە ڕووی ئابوووریەکەی ئێستا ئەمە چی بکەین یعنی چه پلانێکمان هەبێت بۆ ئەوەی کە بتوانین شانێکی سەرکەوتومان هەبێت چ لە پرۆسی هاوسەرگیری بێ کڕینی زێر بێ داواکاری ماڵی بووکێش جێبەجێ بکەین واللهی قەیرانە هیچی بۆ ئێمە نێشتۆ ئەمە بۆتە کابوسێکی گەورە بەسەر شانی هەموو تاچێکی کۆمەلگای ئێمەوە من لەم منبەرەی بەڕێستانەوە داواکارم لە دایکان لە باوکان لە گەنجانی خۆمان لە هەموو خەڵکێکی ڕۆشنبیر و ناڕۆشنبیر لە مامۆستایانی ئاینی کە بتوانن وەختێکی باش تەخسیسکەن بۆ ئەماوە
با ئیتر ئەو نەریتە کۆنا ئەو وەزع کۆنا کە جاران حرمەتی ئافرەتەکە یا حرمەتی ئینەکە بە چەند زێڕۆ بوو وەکو جەناب دەڵێ هەتا زێڕی زیاتر بۆ بکرێ قەدری زیاترەگرێ بینەمەوانیە قەیچەکە بە گوڵێکی جوانی بۆ بکرێ بە کتێبێکی بۆ بکرێ بە هەوچی شێوەیە بێ ئەو کوڕە ئەبێ لە ڕووی ئابوووریەوە قورساییەکی زۆرەکەوێتە سەرشانی چونکە لە کۆمەلگەی ئێمە بەو شێوەیە هەموو کارەکەکەوێتە سەرشانی زاوە پلانە ئابوووریەکەمان چی پلانە ئابوووریەکەمان بەڕێی من با ئەم گەنجانەمان پرۆسی هاوسەرگیری دوانەخەن لەبەرەوەی دواخستن و یعنی بەجێ گەیاندنی ئەبێتە مشکلەیەکی تر ئەویش کە کۆمەلگا هەڵوەشێتەوە یعنی تۆ کە ئەم هەموو گەنجە بچێ لەبەرەوەی وەزعی خراپە با هەر یەکە لە ڕێگەی بابەتەکەی بۆ نمونە کە تۆ پلانێکت هەبێت ڕوونی بکەیتەوە بابەتەکە بوترێت لە جێگەی ئەوەی من ئێستا ئەوەندە پارە بدەم بە ئاڵتون بەداخەوە ینی بابەتێکی دیکەش هەیە کە ئێستا لەوانەیە من هەندێک کەس اختصاسەکە ئێوە نەبێ بۆی پرسیارم نەکردووە لە کڕین و فرۆشتنی ئاڵتونی شاحەق دەستێکی زۆر وەرەگیرێ کە دواترەوە زیانێکی گەورەشە بۆ یانەکە لە جێگەوەی کە تۆ بۆ نمونە ئەم پارە زۆرە بە ئاڵتون بدەیت بچی بیت لە هەندێک بابەتی دیکەی بکەیتەوە کە پێویستی ژماریکەی لە بەعزێشتی ترە ینی بۆ مەسەن خانوێکی پێ تەجیز بکەی یاخود پرۆژەی ژیانی خۆتانی پێتەجیزکەی با تەقیمەکە بە ئاڵتون نەبێت بەسە بائتر لە ئیمڕۆ ئەو تەقیمە با بە ئاڵتون نەبێ با بە شتی تر بێ دەستان خۆش بێت کاتمان نەماوە زۆر سپاس بۆی تۆری بەردامەکە لەگەڵمان بوون هەریەکە لا بەڕێزان کامران شێخ عوسمان ڕاوێژکاری ئابووری و سەرکەوت عەبدولقادر خوێندکاری ماستەر لە کۆمەڵاسی سپاسانەکەم تۆرێ بەرنامە لەگەڵمانە بووین سپاس بۆی کە تاوکێسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامە ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکار شارژ و تەندروست بن و خواتان لەگەڵ